کوردستان وشیار و لەسەر پێیان ڕاوەستاوە. ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە ئێمە خەڵکی کوردستان بە دەنگێکی یەکگرت و ڕایەگەێنین کە حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان پەخشان عەزیزی و ریشە مرادی جەنایەتێکە کە هیچ کات لەبیر ناچێتەوە. مانگرتنی گشتی پەیامی خۆڕاگری و یەکانگیری ئەمەیە. بە چۆڵکردنی شەقامەکان و داخستنی بازاڕەکان نیشانی هەمووانە دەین کە بە زوڵم و سەرکوت ئیرادەی ئێمە ناشێت. خەڵکی تێکۆشەری کوردستان ڕۆژی چوارشەممە ئەو ڕۆژەیە کە هەموو جیهان دەنگی ناڕەزایەتیەکانمان نەبیستێت. وەرن بە یەک دەنگ بینە مەیدانەوە و نیشان بدەین کە ئەمە خەباتێکە تا سەرکەوتن، بژی خۆڕاگری جەماوەری، بژی ئازادی و بەرابەری. سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر خۆشحاڵین لەگەڵ هاوڕانی هاوکارم وە بە یارمەتی ئەوانەوە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆمان کە تایبەتە بەو بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەرکراوە بۆ ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان کە لە کوردستان مانگرتنی گشتی بەڕاو بچێت. هەروەک ئاگادارن لە ماوەی ڕابردوودا ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی حکمێکی زۆر ناڕەوا و نامرۆڤانە واتە حکمی ئێعدام بۆ سەرپەخشان عەزیزی و ریشە مرادی دەرکرد و ئەمەش کاردانەوەیەکی بەرینی کۆمەڵاتی لە کوردستان و ئێران و تەنانەت لە دەروەی وڵاتیشی بە دوای خۆی داهێنا. ئاگادارن کە هەموو دایکانی دادخوازی کوردستان و ئێران هەموو کەسایەتیە بەناوبانگەکان شاعیر و نووسەر و هونەرمەندەکان و ناوەندە ڕێکخراوە مەدەنیەکان بۆ ڕێگری لەم حکومە ناڕەوا و نامرۆڤانەیە دەنگیان هەڵبڕی و پشتیوانی خۆیان بەرامبەر پەخشان عەزیزی و ریشە مرادی ڕاگەیاند و بە توندی ئەم حکمان محکوم کرد و داوایان لە کۆمەڵگەی جیهانی کرد کە لەوە زیاتر ڕێگە نەدەن ئەم ڕژیمە هەرو دەڕەندەیە ئەوە بە ئاسانی مافی ژیان لە ئینسانەکان زەوت کات و ئاو بە ئاسانی جنایەت بخڵقنێ. بەڵام گرنگترە لەوانە بم بۆنەوە حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەنگاوێکی زۆر بەرپرسانیان هەڵگرت و بە پێویستیشیان زانی کە بەڕاستی پێویستیەکی هەنووکەیش بوو لەگەڵ یەک ڕابگۆڕنەوە و پێکەوە یەک پێک بێنن و بۆ ڕۆژی چوارشەممە سێی ڕێبەندان واتە سێ ڕێبەندانی 1430 هەتاوی بانگەوازێکی هاوبەش بۆ مانگرتنی گشتی لە کوردستان ڕابگەێنن. ئێمە ئەمڕۆ کە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە لە خزمەتانداین سەبارەت بە گرنگی ئەم مانگرتنە و کاریگەریەکانی لەگەڵ ئەم میوانانەی کە ئەمڕۆ داوەت کراون قسە و باسی لەسەر دەکەین. ئێستا میوانی بەڕێزمان کە لەسەر هێڵە خاتوو هەڵاڵە تاهیری بەرپرسی ڕێکخراوی ژنان لە وڵاتی بریتانیایە. خاتوو هەڵاڵەم کاتت باش، زۆر زۆر سپاس دەکەین بۆی کە بەشدار بوون لە بەرنامەیەدا. من دەنگی خاتوو هەڵاڵە نابیستم. دەنگی منتان هەیە خاتوو هەڵاڵە؟ بەڵێ بەڵێ. سڵاو بۆ خۆتان و بۆ هاوکارانتان و بەتایبەت بۆ هەموو بینەران و بیسەرانی ئازیز کە ئێستا گویان لە دەنگی ئێمەیە. زۆر سپاس بەخێر بێت. خاتوو هەڵاڵە با لێرەوە دەست پێ بکەین. ئەگەر چاوێک لە وەزعیەتی کۆماری ئیسلامی بکەین، سیاسەتەکانی کە زۆر سەرڕایانە بوو لە دەرەوەی وڵات هەمووی تووشی شکست بوون. ئەگەر لە ناو خۆش چاوی لێ بکەی جگەلەوەی کە ئابوووریەکی داڕماوی هەیە، وەڵام دەرەوەی هیچ یەک لە داخوازی و ویستی کۆمەلگای خەڵک نییە. بەڵام بەم حاڵەشەوە ئاوا دەستەبات بۆ دەرکردنی سزای ئێعدام. ئێوە ئەو چۆن لێک دەدەنەوە؟ جمهوری ئیسلامی لە بحرانێکی زۆر زۆر قوڵایە، چ بەلحاظی سیاسی چ بەلحاظی اقتصادی. هەموو نیرووە هێزە ئیسلامیەکانی کە تا نزیکەی 45 ساڵە تەقویەتی کردوون لە مەنتەقە لە خاوەنیانە هەمووی خەریکە یەکێک لە دەستەیە. ئەتمادیان ئیتر بە جمهوری ئیسلامی نییە، بەشێکیان تێک ڕژاون و ئیتر ئەسن جمهوری ئیسلامی هیچ مەرجەیەک نییە بۆ ئەوان. بە ئیزافەوەی کە خودی جمهوری ئیسلامیش بە لەحاظی سیاسی لە سەرحی بینەالمللیە لە زیاتر لە هەمیشە بەدناو بووە، زۆر هجومی سیاسی ئیجتماعی لەسەرە لە سەرحی جیهانیدا و کێشەیەکی زۆر هەیە لە رابطە لەگەڵەوەدا کە ئەسەن جمهوری ئیسلامی هیچ ڕێیەکی نییە بە غێرەزەوەی کردێتەوە. ئەمە ئەو بەشێکی ئەوەندەی کە لە ناو ئێرانایە ژەوەیە کە فلاکەتێکی بۆ
کولی جامعە دروست کردووە کە ئیتدەنگی هەمووان هاتوۆتە دەرەوە تەماشای اعتصاباتی کرێکاریکە بێهوچان هەیە هەزاران ئاعتصاب و کۆمەڵ و کۆمەلگای کرێکاری لە ئەتراز بە وەزعیەتیان معیشەتیان حقوقیان دەستموزیان بێداشتیان هەرچی کە لە نەزەری بگری ڕۆژانە بەردەوامە بازنەشستگان معلمین پەرستاران کۆمەڵی دانیشتجویی هەموو ئەوانە بەردەوام ئاعتراز هەیە ئەم ئاعترازانە هەمووی لە عەلەیهی جمهوری ئیسلامیە چونکە ناتەوانە چونکە هێزی نییە جواب بە هیچ خواستێکی خەڵک بە جمهوری ئیسلامی عەمەلەن ڕووخاوە لە دەربوونەوە و ئەمە ئەو وەزعیەتێ دەنەتیجە یەکێک لەو ڕێیانێک کە ئێستا ئیستفادەی لێ کاویژەوەیە کە ترساندنی خەڵکە بە ئێعدام بە ئەشکەنجە بە زۆرکردن لە زیندانیانی سیاسی چونکە زیندانیانی سیاسی زۆر فعال بوو زۆر کاریان کردووە زۆر هێزەکانیان بەرجەستە بوو ئەمە ئەو وەزعیەتەیە کە جمهوری ئیسلامیتیان قراری گرتووە بەڵێ خاتی هەڵاڵە ینی ئەگەر ئێمە بمانێ پێناسەیەک بکەین لە کۆماری ئیسلامی زۆر خولاسەوار ینی دەتوانین بڵین ئێعدام و کۆماری ئیسلامی ئاوڵدوانەی یەکن خۆشتان ئاگادارن ماوەیەکە دەرکردنی سزای ئێعدام بۆ سەرژنان زۆرتر بووە بەڕای ئێوە ئەمە تۆڵەکردنەوە لە بزوتنەوەی ژینایە یا هەرو جۆرەی کە بۆ خۆتان باستان کرد کە کۆماری ئیسلامی خۆی ئەزانێت لە ڕووخاندایە ئەمە چی دەگەێنێت ئایا فقط ترس و تۆقاندنە یا تۆڵەکردنەوە لە بزوتنەوەی ژینایە هەردووکیەتی لە دەرەجەی وڵا باوە بڵم کە ئێعدامی ژن نمونەیەکی یەک دەهە لەوە پێش بوو نەبوو جورئەتی بەخۆی نێرە ئەو کارە بکە بەڵام ئێستا ئینتقامی ئەو شۆڕشە لە ساڵی 1401ەوە گرێ ئینتقام لە شۆڕشی ژنان گرێ ئینتقام لە ڕاپەڕینی جەماوەری خەڵکە گرێکە هاتن پشتیوانیان لە شۆڕشی ژنان کرد و ئەی هەوێ جارێکی کە ئیستفادە بکە لە ئەو کارێکە لە دەهەی 60 کردی لە عەلەیهی چەپەکان کۆمۆنیستەکان لە عەلەیهی فعالینەی سیاسی وەختێ هات بە قودرەت گەیشت ئەهوێ بزانێ ئەتوانێ و ئازمایش بکە بە ئێدام خەڵک بترسێنێ هەردووکیەتی چونکە ڕێیەکی دیکەی بۆ نەماوەتەوە چونکە ئێستا بە خیاباندا کە ئەڕۆی مەدام ئاعترازە بینێ هێزەکانیان لە ڕۆ ساڵی 1401 هەڵدەهاتن لە دەست خەڵک لە کوردستان جورئەتیان نەبوو خۆیان دەشاردەوە وەختێک کە ئایان هەویست مثلا بەر بە ئاعترازات بگرن جمهوری ئیسلامی لە وەزعیەتێکی زۆر ناجۆردایە مقاومەتی خەڵک بەلانسی ئەو شۆڕشە ئێستا گۆڕاوە بەلانسی خەڵک زۆر قورسترە لە دەرەوە پشتیبانی لێەکەن خۆیان زۆرتر متحدن جەماوەری خەریکن متشەکل لەبن سازمانیابی پەیدا ئەکەن هەموو ئەمانە هەمووی بە زەرێری جمهوری ئیسلامیە ئاگاهگەری لە ناو ژنانە وەسیعان زۆر بووە ئەسە قابلی مقایسە نییە لەگەڵ 10 ساڵەوە پێش مقایسەی بکە لەگەڵ دەورانی ئێمە کە شۆڕشمان کرد لە 57 ئەو ئاگاهیەی کە کچێکی 17 ساڵەی وەکو من لە ساڵی 57 لەم کرد ئێستا ئەڵێ یەکدانە فیلسوفی سیاسیەکە قساکە جمهوری ئیسلامی لەگەڵ ئەمانە ڕوبەڕوە و ناتوانێت تەوان بێنێ لە مقابلی جەماوەرێک کە ئاگاه بۆتەوە کە ئیتر جمهوری ئیسلامی نابێت کە ئیتر هیچ شکلێکی حکوومەتی ئیسلامی نابێت ئەوە مهمە جەماوەر دەستی پێ کردووە دەڵێ من ئیتر مەسەبم ناوێت من ئازادی مەوێ من بەرابەری مەوێ من مدرنیسم مەوێ من جامعەیەکی سکولار مەوێ جمهوری ئیسلامی مەجبورە کە لە مقابلەوە بێستەگینا موجودیەتی خۆی ئیتر نەحرە بێتەوە بەڵێ خاتی وەڵاڵە سەرەتا پێم بڵێت گرنگی ئەم مانگرتنە تایبەتەن لەم بارودۆخە مێژووی و کۆمەڵایەتیە کە ئێستا خۆتان ئاماژتان بە چەند خاڵیدا وەزیەتی کۆماری ئیسلامی تایبەتەن لەناوەوە لە دەروی وڵاتی ژەگە چای بکەین گرنگی ئەم مانگرتنە لەم بارودۆخەدا چییە و ئەو کەسان و لایەنانەی کە یەکدەنگ و یەک هەڵوێست هاتوونەتە پشت ئەم بانگەوازە چ پامێک دەگەیەنێت کوردستان هەمیشە مەسئلەین مۆزوعێکی زۆر ناخۆش بوو بۆ جمهوری ئیسلامی چونکە تەحەزب و حیزبایەتی زیاتر زۆر قوی بوو هەمیشە و هەمیشە جمهوری ئیسلامی لەمە ترساوە ئەحزاب زوو متحد دەبن لەسەر کارێکی مشخص وەکو ئێعتسابیش یەکێک لەو شانەیە کە جمهوری ئیسلامی زۆری لێ ترسی وەختی ئەچێتە ناو جەماوەر چونکە ئەو دەم هەموو کەس بە بانگەواز بە عمومی دێن پشتی
وەختی ئاعتسابێکی سەراسەری لە یەک گۆشەی ئێران ئەنجام بگرێت دەتەقێتەوە، تەسیر دانێ لەسەر بەشەکانی دیکە. بۆ جمهوری ئیسلامی ئەمە زۆر زۆر خەتەرناکە. بۆیە ئەم حرەکەتانەی وەکوەوەی کە ئەحزاب کۆمەلگا تەشەکولهای سیاسی بەیەکەوە ئەنجامیەدەن و حرەکەتێکی جەماوەری گەورە ئەنجامێن، هەم کۆمەگەکە کە زۆرتر دەنگ بڕوات بۆ بەشەکانی دیکە کە هیوادارم پشتیوانی بکەن لە بەشەکانی دیکەی ئێران. ئەحزاب جەمعیەتی سیاسی، شخصیەتای سیاسی 100% من متمەنم ئێستا زیندانیانی سیاسی حتما خۆیان ئامادەکەن بۆ پەیام ناردن بۆ ئەم ڕۆژە. هەموو ئەوانە کۆمەلگا ئامادەکە بۆ ئەو ڕۆژە شۆڕشە ئینقلابیانەی کە ئەبێ کاری جمهوری ئیسلامی یەکسەرەکەن. ئاعتساب یەکێک لە بەرهەمە باشەکانی مبارزاتی چەندین ساڵەی لە کوردستان و ئیمڕۆ حق ئەبێ بۆ ئەم دوو فعالە سیاسیە و دەها نەفەریکە کە لە خەتەری ئێدامایە بەشکم ببێتە دەنگێکی گەورە بۆ ڕاگرتنیان بەرامبەر بەم حرەکەتە. زۆر باشە. وەکو دوایین پرسیار خاتی هەڵاڵە، ئێوە بەڕێستان چاوەڕوانیتان و داواتان تایبەتەن لە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چییە بۆ ئەوەی کە ئەم مانگرتنە گشتگیرتر بێت؟ هەر ئێستا ئاگادار بووم کە لە شاری سنا جەمعێک لە نیروهای دەوڵەتی بە کۆمەکی بەعزێک لە ئینسان هەیە کە لە ناو شاری سنە کۆیان کردوونەوە، بەنامەیەکیان ئیجرا کردووە، هەمایشێکیان بە قەولی خۆیان ئیجرا کردووە بۆ ئەوەی کە پێش بگرن بەم ئاعتسابە. وەکوتیانە ئاعتساب خەتەرناکە، غەڵەتە، دروست نییە، وەرن ڕێگە پەیداکەین، وەرن پڕ کۆکەینەوە بۆی کە ئەم زیندانیانە ئازادکەین، وەرن لە شەهای دیکە ئیستفادە بکەین بۆی مبارزە. خەریکن تەوتەعا ئەکەن لە عەلەیهی ئەم ئاعتسابە، لە عەلەیهی ئەم حرەکەتە ئێعترازیە. خەڵکینە جوابیان مەدەنەوە، بێڵیان ڕسوایان کەن، بەربادیان بەر، ئەسەن ئیجازەیان پێ مەدەن قسە بکەن. قسەی خۆتان ئەوەیە کە ئەتان بێ پشتیوانی لەم ئاعتسابە بکەن، پشتیوانی ئاعتساب بکەن. ئەنواعی حرەکەتهای ئاعترازیش دەتوانن بکەن لە پاڵ ئەمە ئاعتسابەیە. بە ئیبتکاری خۆتان کەوتووە، بە بەلانسی خۆتان کەوتووە، بە قودرەتی خۆتان کەوتووە. ڕەنگ بێ ئێوە حەز بکەن ئەمجا هەمایشێکی ئاعترازی لە عەلەیهی جمهوری ئیسلامی دروستکەن. هەمووی ئێوە تەعیینیەکەن لە کۆمەلگادا، لەبەرەوەی ئێوە ئەزان نیروەکەتان چۆنە. بەڵام دوای نیروی جمهوری ئیسلامی و ئەمسالی ئەوان بە هیچ عنوان نەکەون. مەبن بە نیروی ئەوان، چونکە ئەوان خەریکن تۆتەعاکەن بۆی کە ئەتحادی ئێوە تێکشتێنن. یەکگرتووی ئێوە مهمە ئالەم ڕۆژانەیە. کەوابوو جوابی ئەم ئاعتسابە بنەوە، کەوابوو بە هەر شکلێکی دیکە کە بە خۆتان مناسبی ئەزانن ئاعتراز بکەن، دەنگی ئەم ئاعترازانە منعکس بکەنەوە هەرچی زووتر ڕوو بە کۆمەلگای دەرەوە. ئەوە زۆر زۆر مهمە. ئێمە کە لە دەرەوەین هەموو وەزیفەمانە کە ئەمانە منعکسکەینەوە، حتمەن کە ئێمەش ئاعتراز دەکەین، حتمەن کە ئێمەش تەماسە گرین لەگەڵ میدیای جەهانی بۆی کە بڵین کە دەنگێکی ئاوا گەورە بەرگوزار بووە. هیوادارم موفق بن. زۆر زۆر سپاس دەکەین خات و هەڵاڵە بۆی کە بەشداریتان کرد. زۆرمان پێخۆش بوو زیاتر قسە و باس بکەین، بەڵام میوانی دیکەشمان لەسەر هێڵا. سپاس دەکەین بۆ بەشداریتان و بۆ قسە و باسەکەتان. بەڵێ هەزیزان، یەکەم پامێکی کە بۆمان هاتووە لەلایەن خاتو ئەڤین لە شاری مەریوانەوە. نووسێتی سڵاوتان لەبێت و ماندوو نەبن و دەستخۆشیتان لێ دەکەم بۆ زەحمەتەکانتان. هەروە سپاس بۆ هەموو حیزبەکان بە تایبەت کۆمەڵی کۆمونیست کە لەم کارە هاوبەشە شەریک بووە. دووبارە سپاس بۆ ماندووبوونتان. ئێمە خەڵکی مەریوان بە دڵنیاییەوە جواب دەدەینەوە بەم بانگەوازە. بڕوخێ کۆماری ئیسلامی. زۆر سپاس بۆ خاتو ئەڤین لە شاری مەریوان بۆ ئەوەی کە پامەی ناردوو. هیواداری کە خۆشتان گوێتان بێت. لەم بەشەدا هاوڕێیانی هاوکارم لە وتاق فەرمان ئاگاداریان کردوون کە دووبارە ئەم بانگەوازی هاوبەشە کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ مانگرتنی گشتی لە کوردستان لە ڕۆژی چوارشەممە 3 ڕەبندان دەریان کردووە. لەلایەن هاوکارم تالبەوە کە خوێندراوەتەوە پێشکەشتان دەکرێت. فەرموو دواتر دێمەوە خزمەتە.
ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە، ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردو. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین، پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵکو و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە. ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانی ئێران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە، داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار، بازاڕ و خوێندن دابخرێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێنا و دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. باجارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤێی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران، حیزبی دێموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. سپاس بۆ هاوڕانی هاوکارم لە ئوتاق فەرمان و ماندوو نەبوونیان. ئێستا لەم بەشەدا میوانێکی ترمان لەسەر هێڵا ئەگەر هاوڕیانمان بیان لەسەر خەت خاتوو ڕۆژین مکریانی ئەو جۆرەی کە منیان ئاگادار کردوتەوە چالاکی سیاسی. بەڵێ خاتوو ڕۆژینم کاتت باش، زۆر سپاس دەکەین بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تلویزیۆنی کۆمەڵە بە.
ئەم کاتەیەوە باش و هەروەها سلااو ڕێزم هەیە بۆ بنێران و بیسەرانتان و هەروەها پێم خۆشەگەر ئیجازە بدەن لێرەدا دیو ڕێبەندانەوە پیرۆزبایی هەفتانەوەمین ساڵ ڕۆژی ئەمڕۆ دامەزراندنی کۆماری کوردستانە لە مەهاباد پێم خۆشە پیرۆزبایی لەگەلی کورد لە تەواوی کوردستان بکەم و لە تەواوی دۆستان و یارانی کورد. بەڵێ زۆر سپاس لامی شەوات پیرۆزباییتان لێ دەکەین کە خات و ڕۆژین با لێرەوە دەست پێ بکەین. ئەگەر ئێمە چاو لە وەزعیەتی کۆماری ئیسلامی بکەین، ینی سیاسەتەکانی لە دەرەوە کولەن ڕوو بە شکست بوو. ئەگەر لە ناو خۆش چاوی لێ بکەین چ لە بواری ئابووری چ لە بواری ئەم بڵین داواکاریانە و کە ویستی و داخوازیانەی کە خودی کۆمەلگا هەیەتی بێتوانایە، بەڵام بازم بەو حاڵەوە دەست دەبا بۆ دەرکردنی سزای ئێدام. ئەم مانگرتنە ئەگەر من پرسیارەکە لێرە ئاو دەست بکەم، ئەم بانگەوازی مانگرتنەکە بۆ ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان لەلایەن هەموو حیزبولایەنە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکراوە. لەم بارودۆخە مێژووی کۆمەڵایەتیەکە سەرەتا باسم کرد چ گرنگیەکی هەیە و دەبێت چی بکرێت، شکارە بکرێت کە ئیتر هیچی دیکە لەوە ڕێگە نەدرێت کە کۆماری ئیسلامیەوە بەڕاحەتی بتوانێت دەست بێت بۆ دەرکردنی حکمێکی ئاوە نامرۆڤانە. بەڵێ ئێوە زۆر بە جوانی ئاماژەتان پێ کرد. ئێمە لە قۆناغ یا لە پێواژوویەکی بەڕاستی زۆر هەستیار داین شەپۆلی لە گۆڕانکاری جۆراجۆر لە ئاستی جیهان و بەتاوە لە ڕۆژهەڵاتی ناوین و لە دەوروبەری ئەو وڵاتان و دەوڵەتانی داگیرکەری کوردستان دەستی پێ کردووە و ئەوە بخۆی هەستیارەیەکی سیاسی یەکجار زۆری بۆدواوەیە. بەڵام پێش ئەوەی کە بگەڕێنە سەر ئەوەی گرنگی با بڵین بانگەوازی بۆ مانگرتنێکی گشتی بۆ سپێنێ واتە ڕۆژی سێ ڕێبەندان چوارشەممە لە ڕۆژهەڵات لە بواری سیاسیەوە بەڕاستی ڕەهەندی جیاوازی هەیە. دەتوانین لە ڕوانگای جیاوازەوە ئێمە شرۆڤەی بۆ بکەین و باسی بکەین چۆن دەتوانێت یارمەتیدەری بارودۆخی سیاسی ڕۆژهەڵات بێت. بەڵام گرنگی ئەم بانگەوازە پێش هەموو شتێک هەر بەکو ئێستا ئێوە بەخۆتان ئاماژەتان پێداوە هاوکارتان ئاماژەی پێدا پێش ئێوە ئەوەیە کە بۆ ئەوەی پەیامێک بۆ کۆماری ئیسلامی دەرخان کە ئێمە هەروەها بە ئاسان ئیجازەی ئەم کۆماری ئیسلامی ئێران نادین کە ڕۆڵە عەزیزەکانمان ئەوە بە ئاسانی حکمی سێداریان بۆ بەسەردا پسە پێنێت و هەروە ئاسان بتوانێت حکمانە جێبەجێ بکەوە. ئەگەر بێت و شتەکەی وا بێت بەڕاستی ڕۆژهەڵات بێدەنگ نابێت و کاردانەوەیەکی یەکجار زۆر گەورەی سیاسی بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی دەبێت و ئەوە پێش هەموو شتێک ئەوەیە کە ئێمە دژ بە ئەم حکمانەین و لە بەرامبەریدا ڕادەوەستین بەرامبەر ئەو شتانە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوەی کە بەڕاستی ئەو با بڵێن بانگەوازە لێرادا کە باس لە هاوگەراییەک باس لە دانیشتنێک کۆدەنگیەک بینی حیزبە سیاسەکانی کوردستان لە ڕۆژهەڵات دەکات ئەوە بەڕاستی بۆ خۆی زۆر لە بواری هەم سیاسەتی کوردیدا و هەم لە ناو سیاسەتی ئێراندا و هەم لە بواری سیاسەتی جیهانی لە ئاسی نێودەوڵەتیدا دەتوانێت کارداناوی سیاسی ئەرێنی بۆ کورد هەبێ. ئەگەر بگەڕێنەوە سەر سیاسەتی کوردی ئێمە دەزانین من هەمیشە باسمەوە کردەوە ئێمە کاتێک باسی دۆخ و کێشەی کوردەکەین ئێمە دوو مەسەلەی کوردمان هەیە، دوو پرسی کوردمان هەیە. پرسی ناوخۆی کوردمان هەیە واتە پرسی بین حیزبەکانی کوردستانمان هەیە کە ناکۆکی هەیە، ناتەبایی هەیە، نایەکریزی هەیە و لە هەمان کاتا پرسی کورد بەرامبەر بە دیژبەرانی کورد بەرامبەر بە داگیرکەرانی کورد کە بۆ خۆی ڕەهەندێکی ناودەوڵەتی هەیە، ڕەهەندێکی جیهانی هەیە. لە ئێستادا من پێم وایە هەمیشە هەڵبەتەوە زۆر ئاماژی پێدەکردێ کە بۆی کە پرسی کورد بەرامبەر بە دیژبەرانی چارەسەر بکەین پێشفەرزەکەی یا پێشگریمانەکەی هەلکردنی پرسی ناوخۆی کووردە یا بەواتایەکی دیکە ئەوەی کە حیزبە سیاسەکانی کورد بگەنە هاودەنگیە، بگەنە کۆدەنگیە، بگەنە سەر هێڵێکی دیاریکراوی سیاسی بۆ داهاتی ڕۆژهەڵات لە چارچێوەی جوغرافیای ئێرانdaوە بە گشتی کوردستاندا. ئێمە ئێستا گرنگی ئەو یەکگرتوویە تەنانەت لە ڕۆژاوای کوردستان دەبینین. ئێستا کە بارودۆخەکە ئاڵگۆڕی بەسەرداهاتووە یەکەم شتێکی کە مەسەلەن لە ئاسی جیهانیدا وەکو ئالمان و فەرانسە و تەنانەت ئەمریکا بە کوردەکان دەڵێ لە پێشا یەک بگرن، لە پێشا بگەنە کۆدەنگیەک جا بڕۆن بە دەمەشق. هەمان شتمان ئێستا لە باشووری کوردستانیشدا هەیە. ئەو هەڵمەرجەیەک لە باشووری کوردستان هەیە دەگەڕێتەوە تا ڕادەیەکی زۆر بۆ ناکۆکی نێو حیزبەکانی کە لێو لەسەرکارن. بەهەوا هەمان شت ئێمە لە ڕۆژهەڵاتدا تەنانەت لە خودی بزوتنەوەی ژنجان ئازادیشدا ڕوبەڕووی بووینەوە. ئێمە لە بزوتنەوەی ژنجان ئازادی ڕۆژهەڵات ڕۆڵێکی زۆر پێشەنگی هەبوو و هاودەنگیەک و کۆدەنگیەکی یەکجار زۆرمان لە ناوخۆ هەبوو. بەڵام لە هەمان کادا ئەو هاودەنگیە نەیتوانی لە ناو حیزبە سیاسەکانی کوردیدا پەرە بسێنێت و ئەوە بووە خاڵێکی لاواز بۆی کە
لە بواری سیاسیدا ئۆپۆزیسیۆنی با بڵین کوردی وەزنی سیاسی خۆی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی فارسی یا غێرە فارسی غێری کوردی لەدەست بدا و لێرەدا ئەگەر باسی ڕەهەندی سیاسی با بڵین ئەم کۆدەنگیەی حیزبە سیاسەکانی کورد لە ئاستی ئێراندا بکەین دەتوانێت ئاوا یارمەتیدەری دۆخی سیاسی ئێرانش بێ ئەو یەکگرتووی و کۆدەنگی بینی حیزبە سیاسەکانی ئێران ئێمە دەزانین ئەو هاوبەستگیەی کە لە ژینژان ئازادیدا دروست بوو کە ڕەهەندێکی فراملی هەبوو فرانەتەوەیی هەبوو تا ڕادەیەکش باش بوو بەڵام نەیتوانی گەشە بستێنێت ئەو هاوبەستگی توانی کۆماری ئیسلامی بەڕاستی بوونی بە لەرزە دەربێنێ وەلی نەیتوانی بەرفرەوان بێتەوە و یەکێک لە هۆکارەکان کە نەیتوانی بەرفرەوان بێتەوە کێشەی نەتەوایەتی لە ناو جوغرافیای ئێراندا و بۆی کە دیسان بگەڕەمەوە سەر قسەکان کێشەی نەتەوایەتی بۆی کە چارەسەر بێت دەبێت کێشەی کورد لێوێدا چارەسەر بێت و کێشەی کوردش چارەسەر نابێت لە ئێراندا تا ئەوەی کە کێشەی ناوخۆی کورد چارەسەر نەبێت کەواتە کێشەی کورد چارەسەر بێت لە ناو خودی کوردە هاودەنگیەکە بێت هەڵێکی سیاسی دیاریکردراو هەبێت دەتوانێت بێتە یارمەتیدەری کە ئەو هاوبەستگیە بڵاو بێتەوە بەنەوە جوغرافیای سیاسی ئێراندا بەڵام لە هەمان کاتە لە ئاستی عەرسەی سیاسی جیهانیشدا ئەم کۆدەنگی نێوان حیزبەکانی کورد زۆر کاریگەری هەیە ئێمە چاولەکەن ئێستادی بەڵێ بەڵێ لە ئاستی جیهاندا بەڕاستی شەپۆلێکی یەکجار گۆڕانکاری سەری هەڵداوە زۆر بە خێرایی چۆن بینیمان دوای بەتایبەت ئەو ڕووداوانی کە لە 7 ئۆکتۆبردا دەستی پێ کرد لوبنان ئەلان تەواو سەرکردایەتیەکی جیاوازی هەیە کە سووە لەگەڵ دنیای غەرب لەو بەرەوە چوز و ئەساد گۆڕدراو ئالوگۆڕی هاتە دی خەرێکی عێراق ئالوگۆڕی بێتی و ئەو شەپۆلی ئالوگۆڕیانە ئێرانش دەگرێتەوە ئەوەی کە چۆنی دەگرێتەوە تا چ ڕادەیەک دەگرێتەوە ئەوەی نادیارە بەڵام شەپۆلی گۆڕانکاری ئێرانش دەگرێتەوە و ئێستا ئەگەر حیزبەکانی کورد ئامادەکاری بۆ بکەن کۆدەنگیان هەبێت دەتوانن وەزنی سیاسی خۆیان لە ئاستی جیهانیشدا بەرز بکەنەوە و بەپێی ئەوەی کە ئەم حیزبە کوردیانە زیاتریان یا زۆربەیان با بڵێن ئەگەر هەمووشیان ناڵێن دموکراتیکن پێشکەوتوخوازن متەرەقین دەتوانن ببنە هەنگاوێکی سەرەکی بۆ داهاتوویەکی دموکراتیکی سیاسی لە ئێرانشدا بۆیە بە بڕوای من گرنگی یەکجار زۆری هەیە ئەو وازی بەگشتی مانگرتنە کە باسم کرد بەڵێ ئەمە ئەوەی کە حیزب و لایەنە سیاسیەکان ئەم کۆدەنگی و ئەم بانگەوازە هاوبەشان دەرکرد زۆر دڵخۆشکەر بوو تایبەتەن بۆ خودی کۆمەلگای کوردستان و هیوادارم ئەمە هەنگایەک بۆ پلانی زیاتر بۆ ئەوەی کە بتوانن کاری هاوبەش و کۆدەنگی زیاتریان بێت بەڵام بام پرسیارێک لێرە بکەم خاتوڕۆژین ئەگەر بینە سەر ڕۆڵی ژنان یانان ژنان و لاوان تایبەتەن کۆڵەکەی بزوتنەوەی ژینان و کۆڵەکەی ئێستای خودی کوردستانیشن بەڕێستان دەور و نەخشی ژنان چۆن ئەبینن لەم مانگرتنەدا و چاوەڕوانیتان لەیان چییە؟ هەر ئێستا ئێمە دەزانین کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە ئەم حیزبانی هێناوتە سەر لە یەک هەروەکوەوە لە پشتوێنەکاندا هەتانە ئەو حکمی سێدارانەیە کە لە دیژی پەخشان عەزیزی و ورشە مرادی دراوە و لێرەدا ئەوە بەخۆی گرنگی ڕۆڵی ژنانی کورد نیشان دەدا ژنانی کورد بەتایبەت لە بزوتنەوەی ژنجان ئازادی و یا ژینادا ڕۆڵێکی زۆر پێشەنگیان بوو و تەنانەت ئێمە ئەوانمان لە زیندانەکانی ئێراندا بینی زیندان ئێمە دەزانین لە کۆماری ئیسلامیدا گرنگترین و یا بڵین قورسترین ئەمرازی تەنبێکردن و سەرکوتو و شارە بۆ ئەوەی کە ئیرادەکان تێک بخات وەلی لەناو خودی ئەم زیندانەشەوە ئێمە بیرمان پەخشان عەزیزی و ورشە مرادی چۆن بە لە ڕێگای ڕێخستنی خودی زیندانیانی لە پێشداپەندی ئەوینەوە دوایەوەش لە ڕێگای ناردنی نامەکانیانەوە ویستیان کە ڕوحێکی تازە ورەیەکی تازە بدەنە بزوتنەوەی ژنجیان ئازادی دیسان حولیاندا کە هاوبەستگی لە بینی نەتەوە جیاوازەکان لە بینی بزوتنەوە جیاوازەکاندا دەربخەم و ئێستاش کە ئەوان جانیان لە مەترسیدارە بێگومان ئەرکی سیاسی و ئەخلاقی بەتایبەت لە پێش ژنانە چون ئەگەر بێت و مەترسیەکە بێ ئەگەر بێت و تەنانەت باسی ئالوگۆڕی ئێمە لە خودی ئێراندا بکەین ئێمە دەبینین کە لە خودی سووریەدا ئەوان یا با بڵێن لە ئاستی جیهاندا دنیای غەرب لە پێشدا ڕوو ناکاتە ئەکتەرایەکی پێشکەوت و خواز و دموکراتیک و ڕۆڵی ژن لێرادا گرینگە کە نەهێڵێت دیسان هەمان ڕژیم گۆڕانکاری ڕژیم کە دیسان هەمان
هێزی نکۆڵیکردن لە مافی ژنەکان بێتەوە سەرکە یعنی لێرەدا ژن بێگومان ڕۆڵێکی سەرەکی هەیە کە ئێمە ئەگەر وشیار بین ئاگا بین دیسان هەمان هێزێک کە لە دژە ژن بێت دژە نەتەوەیەتی بێت دژە فرەچەشنی بێت دیسان بێتەوە سەر دەستەڵات لە ناو ئێراندا و لێرادا بەتابەت لە سپێنەدا دیسان من بەڕاستی بانگوازی لە تەواوی گەلی ڕۆژهەڵات دەکەم ئێمە تێدەگەین کە لە بارودۆخی ئابووریدا چەندە لە ژێر فشاردان لەوە تێدەگەین کە چەندە لە بواری سیاسیشدا ڕژیمی ئێران فشاریان بۆ دێنێ گوشاریان بۆ دێنێ دەست بەسەریان دەکا شەپۆلێکی یەکجار لە گرتنی چالەکوانانی جڤاکی مەدەنی لەو مانگەی پێشودا لە ناو ڕۆژهەڵات سەری هەڵداوە لە تەواوی ئەوانە تێدەگەین بەڵام لە هەمان کاتدا لە ئێستادا گرینگە کە دیسان گەلی ڕۆژهەڵات بە یەکدەنگی بە کۆدەنگی وەکو هەمیشە کە پێشتر نیشانیان داوە پێش هەموو شتێک لە هەڵوێستی سیاسی پەخشان و وریشە بە خاوەن دەرکەون و هەروەها دەنگی خۆیان دیسان بدەنەوە باڵ دەنگی حیزبە سیاسەکانی کوردی و ئەو پەیوەندیە دوولایەنەی کە لە بینە حیزبەکان و کۆمەلگای با بڵێن مەدەنی ئێران ڕۆژهەڵات هەیە ئەو پەیوەندیە بپارێزن کە دەبێتە ئەوەی کە با بڵێن وەزنەی سیاسی حیزبەکان دیسان لە ڕۆژهەڵات و لە ئەستی ئێران و جیهاندا بەرز بێتەوە کەواتە داوامنەوەیە کە هەمومان پێکەوە سپێنێ دەنگی خۆمان بدەینە پاڵ ئەم بانگەوازە. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ خاتوو ڕۆژی موکریانی چالاکی سیاسی سپاسان دەکەین. سپاس بۆش. پێشەوەی کە میوانی بەڕێزمان بینە سەرخەت من پامان بۆ هاتووە چەند پام بخێنمەوە ڕامتین لە شاری سنە و نووسەتی سلااو و ماندوو نەبوون پێم خۆش بوو دەستخۆشی لە تەواو ئەو کەسانە بکەم کە لە تلوزیۆنی کۆمەڵە زەحمەت دەکێشن من ڕامتین لە شارە قارەمانەکەی سنە لێرە بە خەڵکی کوردستان و بنەماڵی گیان بەخت کردوان بڵێم بەڵێن ئەدەمتار و خانی کۆماری ئیسلامی درێژەدەری ڕێگەی گیان بەخت کردوان بین و بەیانی وەک هەموو خەڵکی کوردستان لە مانگرتنی گشتی بەشداری بکەین دیسانەوە ماندوو نەبن زۆر سپاس دەکەین کاک ڕامتین لە شاری سنەوە پێما بە میوانی ترمان لەسەر هێڵە ئەگەر هەڵەنەکەم دکتۆر لەیلا مرەوەتی لێکۆڵەری سیاسیمان لەگەڵە دکتۆر لەیلا سڵاوتان لێبێت زۆر سپاس و بەشداریت. سلااو ڕێزمێ لە خزمەتێەوە و بینەرانی بەڕێز لە خزمەتانە. زۆر سپاس بەخێری دکتۆر لەیلا زۆر جارێمە لەم بەرنامەی ڕاستەوخوانەدا باسمان لەوەیە بێت حیزب و لایەنە سیاسیەکان تایبەتەن کە خۆتان زۆرتان بە خۆلی خۆتان هاوارتان کردنتان هەڵبڕی کە تایبەتەن بۆ بابەتێکی ئاوا دەتوانن کاری هاوبەش یا کۆدەنگیەک پێکبێنن ئەم بانگەوازە هاوبەشە کە زۆر زۆریش دڵخۆشکەرە ئەم بڕیارە پیرۆزە چۆن نەبینن ئێوە سەرەتا؟ من پێش لە هەر شتێک پێم وایە ئەم بانگەوازە هاوبەشە شتێکی زۆر گرنگ بوو بۆ ناو خودی کوردستان بۆ لای حیزبە سیاسیەکانی کوردستان هەروە بۆ حکوومەتی ئێرانش بە تایبەت ئەوە شتێکی زۆر زۆر گرنگ بوو بۆ واتی کە ئێمە ئەگەر بین ئاورێک بین و لە دوای بزوتنەوەی ژینا ژن ژیان ئازادی بەداخەوە لەو کات نۆعێک جیایی کەوتە نێوان هەم حیزبە سیاسیەکانی کوردستان و هەم لە ناوخودی کۆمەلگای کوردستانە تا حدێک ئەوان بڵێم کەوتنە دواوە حیزبە سیاسیەکان بەڵام مەسئلە ئەوەیە کە لەم مۆقعیەتە ینی ئەو تەسمیمەی کە ئیمڕۆ گرتیانە دەنگی من هەیە دکتۆر لەیلا فەرموو دەنگتان هەیە من چون تەسویرەکە لای من قەتەوە بۆیە ئەرسانەکەم تەسویر لە لای من قەت بەڵێ دەنگتان هەیە فەرموو دکتۆر لەیلا باشە زۆر باشە من ئەوەتانم ئەرز کرد ئێمە بین لە دوو ڕوانگەگەر چاو لەم حرەکەتە بکەین بە حرەکەتێکی دروستە بینین هەم لەباری سیاسی هەم لەباری ئەخلاقی لەباری سیاسی بەو معنان کە وەختێکە حیزبی سیاسی لێرەمە زۆرم هێزە سیاسیەکانی کوردستانن ئەوان بە شێوەیەک خۆیان بە بەشێکی گرنگ لە ساحێوی حرەکەتی سیاسی لە کوردستان ئەبینن دێخۆ وەختێکە حرەکەتێکی سیاسی لە کوردستانایە و حیزبەکان خۆیان بە ساحێوی ئەوا بینن وەختێکە پێشتێک کەسانێک زیندان نەکرێن بەهۆی ئەو ماهیەتێک کۆماری ئیسلامی هەیەی دیارە حیزبە سیاسیەکان ئەشێ لە بەرابەر سیاسەتی ئیعدامی کۆماری ئیسلامی سیاسەتێکی بەرەنگاربوونە و دژی ئیعدامیان بێت ئەمە شتێکی زۆر گرنگە لە حتا بزوتنەوەی کوردیە کە حیزبە سیاسیەکانی کوردستان ئەشی سیاسەتێکی هاوبەشیان بێ
کارمان بەوە نییە کە چنە و بیر و ڕاو ئیدۆلۆژی فوتێکی جیاوازیان هەیە بەڵام حکوومەتی ئێران کۆماری ئیسلامی شتێکی بە ناوی سیاسەتی ئیعدام هەیە یعنی لەو سیاسەتی ئیعدامە ئێمە ئەبینین کۆماری ئیسلامی بەرنامەڕێزی هەیە سازمانی هەیە قوبەی ئیجرایی هەیە تەواوی ئەو شتانە کە بەکو سیاسەت و پلانێکی درێژخایەن بێ کۆماری ئیسلامی بۆ خۆی دایناوە دەی لە بەرابەر ئەو سیاسەتی ئیعدامەکە بەتایبەت لە ناو کوردستانە هەر لە ئەوڵی ئینقلاب و تا بە ئیمڕۆ ئەنجام بووە حزبی سیاسی کوردیش هەر کامێکیان بە هەر باوەڕ و ئیدۆلۆژیەک من پێم وایە زۆر زۆر گرنگ بوو و زۆر گرنگە کە سیاسەتێکی هاوبەشی دژی ئێدامیان بێت تەنانەت ئەو بانگەوازی مانگرتنی گشتی بەخشێک لەو سیاسەتی دژی ئێدامەیە لە دوای بزوتنەوەی ژینا بەداخەوە ئەوە کەم ڕنگ بووە ئەوەی کە خەڵک چاوەڕێی بوون پێش نەهات بەڵام ئەم حرەکەتەی ئیسەیان دەنگی من هەیە من کلن دەنگ و تەسویری ئێوە دەنگی ئێوە بیستم بەڵام تەسویری ئێوەم کلن لەدەستان هەیە فەرموو زۆر باشە چەند سانیەک تەسویرتان ڕاوەستا بوو بەڵام منە کێشەیەک نییە فەرموو زۆر باشە لە دوای بزوتنەوەی ژینا ئەو ناخۆشیە تەجروبە کرا و خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە بوون کە ئەو ناخۆشیە ئەو جیاییە دروست کرێتەوە چون بەتایبەت کۆمەلگای مەدەنی کوردستان وەختی قسە لە کۆمەلگای مەدەنیەکەین بۆ خۆی داخواستی خۆی هەیە بۆ خۆی ئینتزاری خۆی هەیە بۆ خۆی حرەکەت و چوارچێوەی خۆی هەیە کۆمەلگای مەدەنی کوردستان زۆری بۆ گرنگ بوو کە بتوانێت دووبارە لەگەڵ حزبە سیاسیەکان ئەو هێزە سیاسیانە پەیوەندی خۆی بگرێتەوە و بە شێوەیەک حزبە سیاسیەکان کەونە لای خەڵکۆ نەکەونە پشتی خەڵکۆ و تەنانەت حتا ئەگەر لە کۆمەلگایەکی پێشکەوت و حزبی سیاسی ئەتوانێت لە جێگایەکە کەوێتە پێش خەڵکۆ بەڵام لێرە حزبی سیاسی کەوتە لای خەڵکۆ ینی ئەم حرەکەتەی کە حزبی سیاسی ئەو شش حزبە سیاسی کوردستان ئەنجامیان داوە بەیانیەکی هاوبەشیان سادر کرد من پێم وایە بەخشێک لە ئەتوانێت بەخشێک لە سیاسەتی کوردی دژ بە سیاسەتی ئیعدامی کۆماری ئیسلامی لە کوردستان و لە جێگاکانی تر بێ ئەمە لەباری سیاسی و گرنگە وەکو پرسێکی ئەخلاقیش ئەگەر چاو لەو مەسئلەکەین وەکو پرسێکی ئەخلاقی خۆ حزبی سیاسی کوردی ئەرسانم کرد کارمان بە ئیدۆلۆژیەکان نییە کە هەر کامێکیان دەتوانێت ئیدۆلۆژی ڕەنگاوڕەنگ و جیاوازیان بێت بەڵام وەکو پرسی ئەخلاقی ئەوە گرنگە کە ئەوان ئەگەر بۆ تاکێکی کورد بۆ ئەندامێکی حزبێکی سیاسی بۆ بەخشێک لە کۆمەلگای سیاسی کوردستان ئەگەر حکمێکی نامرۆڤانە وەکو حکمی ئێدام وەکو حکمی مەسەلەن زندان ئەوانە کە حکوومەتی کۆماری ئیسلامی سادریەکە دژی خەڵک دژی تاک وە کۆمەلگای کوردستان من پێم وایە وەکو پرسێکی ئەخلاقی حزبی سیاسی کوردی مەسئلە ئەوە نیە کە ئەو کەسە ئەندامی بۆ یا ئەندامی نەبووە لێرەش ئەشێ وەکو پرسێکی سیاسی ڕفتاری خۆی ببێت حرەکەتێکی منسەجمی کوردانی بێت و ئەو حرەکەتە منسەجەمە کوردانە بتوانێت هەم حزبە سیاسیەکە بە حرەکەت دەبێنێ هەم کۆمەلگای کوردستانیش ئەکتیڤ کات من پێم وایە ئەم بانگەوازە هاوبەشە بەخشێک لەو بۆشاییە تا حدێک پڕکردەوە شتێکی باشیە بینم. دکتۆر لەیلا ئەم مانگرتنە کە ئەلبەت زۆر بە جوانی و زۆر دڵسۆزانە باستان لەم کۆدەنگیەی حیزب و لایەنە سیاسیەکان کرد و هەنگاوێکی زۆر باشیش بوو ئەم مانگرتنە بەڕای ئێوە چ کاردانەوەیەکی لە ناو خەڵک لەلایەکەوە دەبێت و لە لای حکوومەتیشەوە گە بڵین لەلایەکی ترەوە چ کاردانەوەیەکی دەبێت لە ناو خەڵکە من پێم وایە یەکێک لە کاردانەوەکانیەوە بێت کە کۆمەلگای کوردستانیش ئیسە پێی وایە کە حیزبەکان کەوتنەتە لای کەوتنەتە کناری و پێی خۆشە هەنگاو بە هەنگاو لەگەڵ حیزبە سیاسیەکان حرەکەت کات یعنی لەگەڵ ئەوانە بڕواتە پێشەوە ئەگەر مانگرتنێکی گشتی هەیە تا ئەو جێگای کە ئیمکانی هەیە من پێم وایە کۆمەلگای مەدەنی کوردستان چون بۆ خۆم زۆر دوور لەوێ نەبووم ئەزانم حرەکەتەکەن ئەوانش دێنە پێشەوە ئەوەش بەخشێکە لە ئەتوانێت بەخشێک لە سیاسەتێکی کوردانە لە ناو خودی کۆمەلگای کوردستان بێ نەتەنیا حیزبەکان لە ناو خودی کۆمەلگای کوردستان بێ کە مانگرتن بە بەشێک لە
مبارزەی خۆیان لە بزوتنەبەی خۆیان دژی کۆماری ئیسلامی ببینن بە ئەگەر ئەومانگرتنە سەرکەوێ کە من پێم وایە سەر ئەکەوێ ئەتوانێ بێ بە فشارێک بێ بە گوشارێک دژی کۆماری ئیسلامی لە بەرابەر ئەوە ئێمە کۆماری ئیسلامیە بینین دیارە کۆماری ئیسلامی ئەرسانم کرد ئەو سیاسەتی ئیعدامەی بووە هەر لە ئەوڵی ئینقلاب و تا بە ئیمڕۆ ئەو سیاسەتەی بووە بەڵام چون سیاسەتێکی دژبەوە بجوودی نەبووە ئەوەی ئیدامەدات بەڵام وەختێکە ئەگاتە سیاسەتێکە دژ بە خۆیەتی دژ بە سیاسەتی خۆیەتی وەکو دووشتی متەزاد لە بەرابەر یەکترین قەرارەگرن دیارە کۆماری ئیسلامی بە تایبەت ئیسەکە گەیشتەکە وەزعیەتێ گەیشتەکە بەستەڵاح وەزعیەتێکە زۆر لاواز و زەعیف بووە هەم لە ناوخۆ هەم لە دەروی ئێران بە شێوەیەک من پێ وایە کۆماری ئیسلامی تووشی نۆئێک سەردەرگومی ئەبێت چون ئەوەی کە لە بەرابەریا ڕوبەڕۆ بێتۆ نۆئێک حرەکەتی ئێعترازی دروسە کە نازانێت لە بەرابەریا چی بکات چون زانێ لە بەرابەر تەزاهوراتە خەڵکەگرێ وەختێک کە دوکان و بازار ئەبەسرێن 2 نەفەر 3 نەفەر 10 دوکان گەرەکی بێ ئەوانە بخاتە ژێر کوشارۆ ئەبینێ یەک شارە ئەبینێ چەند شارن ئەبینێ کۆمەڵگایەکی گەورەیە ناتوانێت کوشارەکە خاتە سەرکێکی 2 نەفەریایەکی دوو جێگایەکی دوو شار ئەوەیەکە دووشاری سەر لە شێواویە بێت من پێم وایە ئەم حرەکەتە وەکو تەجروبەیشتم شارکەین لە زۆربەی وڵاتهای دنیاکە لەگەڵ دەوڵەتهای دیکتاتۆری ڕوبەڕووبوون ئەو مانگرتنی گشتیە ئەتوانێ بێ بە بەخشێک لە مبارزەی سیاسی خەڵکە زۆر کات دەوڵەتەکان لاواز دەکاتەوە ئەگەر زۆریش بە شێوەیەک ئەگەر بەردەوام بێت ئەگەر بەربڵاو بێ ئەگەر گوستەردە بێ یانی لە منتەقەیەک چێتە منتەقەکانێکە هەتا توانێ حاکمیەتی ئەو حکوومەتە بە شێوەیەک دچاری مەترسی کات. دکتور لەیلا من پرسیارێکم هەیە ینی ئەوەی کە ئێوە دیارە زۆر نییە لە بڵێن لە کوردستان و ئێران هاتوونەتە دەرێ ماوەکەی نازانم بەڵام ئەوەندە زانم کە زۆر دوور نییە پێم باشە بزانم دیارە کۆمەلگات چین و توێژی زۆر جیاوازی هەیە ئێوە دەور و نەخشی چین و توێژە جیاوازەکانی ناو کۆمەلگا بۆ ئەم مانگرتنە گشتیە چۆن دەبینن ڕۆڵیان دەتوانێت بەرچاو بێت من ئشارە بەواکەم نەتەنیا خودی کۆمەلگا چین و گروپی جیاوازی هەیە خودی کۆمەلگای کوردستانیش کۆمەلگایەکی کامل یەکدەست نییە ئێمە بینین کۆمەلگای کوردستان لە 4 پارێزگا تەقسیم بوو بە 4 پارێزگا خب هەر کام لەوانەیش بە شێوەیەک دەتوانم بێژم تەبەقە و جینایەتی و شەرایەتێکی تایبەتی خۆیان هەیە خەڵکی دێهاتەکان لەگەڵ خەڵکی شارە بۆ مانگرتنی گشتی هەر کامیکیان وەزعیەتێکی تایبەتیان هەیە ئەوەشمان لەبیر نەچێتکە لەناو کوردستانە وەختی مانگرتنی گشتی پێشدێت زۆربەی فشارەکە چێتە سەر ئەوانەی کە دوکان و بازاڕیان هەیە ناو بازار وەکو بەخشێک لە تەبەقەی متەوەسط منەڵێم چاوی لێکەین بەڵام ئەو بەخشەی کە بۆ نمونە مەسەڵەن ئەوانەی کە کارمەندن ئەوانەی کە معەلەمن ئەوانەی کە لە گروپگەلی جیاوازن ئەوانە ڕۆڵیان چی ئەبێ ئەوانە چ کارێک توانن بکەن چون ئەوان زۆر لە بەرچاوی وەختێکە مانگرتنێک پێشدێ ئەکسەرەن مانگرتنەکە لە ناو بازاڕە ڕەنگاتەوە بەلێ شاید لە ناو گروپگەلی جیاواز بەو شێوە دیار نەبێ ئەمە بەخشێک لەو جیاوازیە کە من ئەرسانم کرد بەڵام لەگەڵ ئەوە من بۆ خۆم شخصن چون چەندین مانگرتنم لە کوردستان بینیوە بەرحاڵ تقریبا ساڵ و نیوەکە هاتوومەتە دەرەوە لە کوردستانی دوای بزوتنەوەی ژیناک هاتوومەتە دەرەوە ئەو مانگرتنە یەک ئیتحادێک لە ناو خەڵکی جا دەکا باوەڕ بەوەی کە ئەتوانین حرەکەت بکەین باوەڕ بەوەی کە ئەتوانین لە بەرابەر کۆماری ئیسلامیە ئێمەش سیاسەتێکی جیاوازمان بێ ئێمەش ئەتوانین کۆمەلگای مەدەنی نەخش و ڕۆڵی خۆمان بێت ئەوە نیشانت بێت لە مانگرتنی گشتی لە عینی حاڵیشە ئەو سوالە پێشتێت کە ئەوانەی کە لێرە دیارنین یان نەخشیان زۆر گرنگ هەیە یا ناتوانن نەخشەکەی خۆیان ئیفاکەن ئەشی چی بکەم پێم وایە لێرەیە کە حیزبە سیاسیەکان ئەتوانن وەکو بەخشێک لە کاری خۆیان ئەو یەکگرتوویان بێ کە بەجوز ناو بازار بۆ نمونە بۆ وانەی کە فەرزەن لە ساختاری ئێداریان لە ناو شارەکانی کوردستان
ئەتوانن چی بکەن کە ئەوانیش لەو مانگرتنا حضوریان بێ یا بە شێوەیەکی کە ئەتوانن ئەوانیش ئەو ئێترازەی خۆیان ئەو نە بە ئێعدام و نە بە کۆماری ئیسلامی نیشان بن. زۆر باش وەکو دوا پرسیار دکتۆر لیلا بڵین دەور و نەخشی ژنان لەم مانگرتنە گشتیانەدا چۆنە و بۆ خۆشتان کەوتوتان چەند مانگرتنێک تەجروبەتان بووە لە کوردستاندا ئەمانە توانن چ دەور و نەخشێکیان بێت و لە کۆتاییدا چاوەڕوانیتان و داواتان لە ژنان چییە بۆ ئەم مانگرتنی کە دەرکراوە؟ ڕاستەکەی ئەو پرسیاری کە ئێوە مەترەحیەکەن باسی ژنان دیارە لە بزوتنەوەی ژنان لە بزوتنەوەی ژینا ئێمە ڕۆڵی گرنگی ژنانمان بینی قسێک لەسەر ئەوە نییە بەڵام کێشەکە لەوەیە کە لە دوای ئەو بزوتنەوە بەداخەوە نۆعێک ئینفعال نۆعێک نەبوونی ئەو تحڕکە لە ناو کۆمەلگا لە جێگایەکە ئەحساس کرا ئەوێش هەم بەخشێکی بەهۆی ئەو سەرکوتە بوو کە حکوومەت ئەنجامیدا بەخشێکیشی بەهۆی ئەوە بوو کە خۆ ئێمە بە سوورەتی سونەتین لە ناو بازاڕمانە زۆرتر پیاوان ئەبینین ئەوەیە کە نەخشی ژنان بەکو بەخشێک لە مانگرتن شاید لە بەرچاو نەبوو بە ئیسیش ئەمی شەروەکو بۆشاییەک ئەبینین نەوەکو بڵێن ئەو نەخش و ڕۆڵەکە هەر لە بزوتنەوەی ژینا بوو دووبارە هاتوو بۆ ئەم مەرحەلە نا مەسئلەی ئەسلی ئەوەیە کە ژنان بەهۆی ئەو تەغیر و ئاڵوگۆڕی کە لە دوای بزوتنەوەی ژینا پێشاتە ئەتوانن ڕۆڵی خۆیان بگرنە ئەستۆ بەڵام ئەوە زەمانێکە کاتێکە کە کۆمەلگای مەدەنی لە ناو خۆیان بتوانێت ئەو ئینسجامێ بێ ئەلبەتە بشمان لەبیر نەچێ هەر بۆ ئەم کەیسی پەخشان بینیمە ژنان بوون کە لە سنا ئێعترازی خۆیان نیشاندایە یعنی وەکو NGO-کان وەکو ئەنجومەنەکان لە قاڵبی حتا ئەتوانن لە قاڵبی فەرزەن ئەنجومەنهای سنفی وەکو مەعەلیمەکان وەکو مامۆستاکان وەکو گروپگەلی جیاواز ئەوانیش خۆیان نیشان بن بەڵام مەسئلە ئەوەیە کە ئەمانە لەگەڵ پەیوەندی لەگەڵ یەکتری نابن یعنی کۆمەلگای مەدەنی کۆمەلگایەکە کە شەبەکەیەکی ئێرتباتی لە نێوان بەخشا و گروپگەلی جیاوازی لە ناوخۆ هەیە یعنی وان نەبێت کە گروپێک ئێترازەکەن ئێترازی ئەوان تەواو بێ گروپێکی کە ئێترازەکەن بێ ئەوەی کە لە بینی ئەوانە ئێرتبات و پەیوەندیەک بێ کۆمەلگای مەدەنی یانیەوەی کە ئەو ئێرتبات و پەیوەندی بتوانن لە ناوخۆیانە بەرقەرارکەن ئێمە ئەو بۆشاییەمان بۆ ژنان هەیە بەڵام بە نسبەتی ئێران کە مقایسەیەکەی من پێم وایە هێشتا ژنان لە کوردستان لەو بارۆ پێشکەوتوترن بەهۆی ئەوەی کە ئەوان تاریخچەیەکی مبارزێکی زۆرتریان دژ بە کۆماری ئیسلامی تەجروبە کرد ینی مێژووی مبارزە و خەباتی ژنان لە کوردستان چ لە دەرەوە چ لە ناوخۆی توولانیە بەڵام پێم وایە هێشتا زۆر ماوەکە بتوانێت ئەو بۆشاییانە پڕکاتەوە. زۆر سپاس زۆر بە کورتی ڕوو بە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چاوەڕوانیتان و داواتان چییە بۆ ئەوەی کەم مانگرتنە گشتگیرتر بێت؟ من بەڕاستی پێم وایە وەختێک کە مەسئلەیەک وەکو ئێعدام دێتە پێشۆ هەر وەکو ئەمرێکی ئەخلاقی وەکو ئەمرێکی سیاسی کۆمەلگای مەدەنی تاک حزب سیاسیەکان ئەرکێکیان هەیە خارج لە باوەڕ و ئیدۆلۆژیەکانیان ئەوەی شەوەیە کە دژ بە و ئێعدامە دژ بە و کارە غەیری ئینسانیە تا ئەو جێگای کە ئەتوانن ئەشێ مقاومەت بکەن وەگەر لازم بێ لە جێگایەکە خەڵک لە مانگرتنا حوزوریان بێ خەڵکەگە قرارە حرەکەتێکی مەدەنی تریشیان بێ ئەو یەکگرتوویە لە ناو کۆمەلگای مەدەنیە من هیوادارم پێش بێت کە پێش بە حکمی ئاوا بگیرێتوە کوردستان بە ئەو سیاسەتی ئێعدامی کە دەوڵەت لە کوردستان داینات بە شێوەیەک ئەو سیاسەتی ئێعدامە لە کوردستان لە بین چێوە خودی کوردستان بتوانێت سیاسەتی دژ بە سیاسەتی ئێعدامی کۆماری ئیسلامی لە ناوخۆیان نەهادی نەکات. بەڵێ زۆر سپاس بۆ هاتوو بەڕێز دکتۆر لیلا مرۆتی مامۆستای زانکۆ و لێکۆڵەری سیاسی سپاس بۆ بەشداریت. پێشەوەی کە هاوڕێیانی هاوکارم ما ڤیدیۆیەکیان ئامادە کردووە من یەک پەیام بخێنمەوە دواتر دەچین ڤیدیۆکە دەبینی. کاک شۆڕش لە شاری مەهابادەوە پامی ناردۆ نووسێتی وێ ڕایسڵاو و ڕێز بۆ ئێوە و بینەرانتان ویستم لە ڕێگەی تلوزیۆنی کۆمەڵە کە دەنگی خەڵکی بەشمەینەتی کوردستانە ڕایبگەێنم کە خەڵکی شاری مەهاباد تێکڕا لەگەڵ خەڵکی شۆڕشکێڕی کوردستان بەیانی لە مانگرتنی گشتیدا بەشدارن و نیشانی دەدەن کۆماری ئیسلامی هیچ کار لە کوردستان جێگەی نەبووە بۆ شۆڕشی ژینا بەردەوامە تاڕوخانی ڕژیمی
پەت و سێدارە. زۆر سپاس بۆ کاک شۆڕش لە شاری مەهاباد. پامی تریشمان بۆ هاتووە، دواتر من حتمما دڵنیاتان دەکەم پامەکان دەخێنمەوە ئێوەشی ئاگادار دەکەم چینم ڤیدیۆ ببینن زوو دێمەوە خزمەتان. خەڵکی شۆڕژگێڕی کوردستان، حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان مانگرتنی سەراسەریان لە کوردستان بانگەواز کردووە. بە هەمومان وەک هەموو جارەکانی پێشوو لێبڕاوانە بچین بە دەنگ ئەم بانگەوازەوە. بە هەمومان پێکەوە دژ بە سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی دەنگ هەڵبڕین و بەمانگرتنمان لە سەراسەری کوردستان بە نیشانەی ئەحترازێکی بەرینی جەماوەری ئیجازە نەدەینەم دەسەڵاتە گەندەڵ و جەنایەتکارە بۆ قەرەبووی شکستەکانی لە ناوچەکە و شکست و داماوی سیاسی و ئابووری لە نێوخۆی ئێران هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و ڕۆڵە ئازاکانمان کە دەنگی حەقخوازی گەلێکی مافقراو بوون بگرێ و لە زیندانیان بخات و دواییش بە بیانووی بێ بنەما بیان کوژێ. هەموو نیشانەکان ئەوەمان پێ دەڵێ کە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی بڕیاری تۆڵەسەندنەوەی لە لوتکەی دەسەڵات وەرگرتووە تا بە خەیاڵی خاویان بتوانن بەر لە شەپۆلی ئەحتراز و ناڕەزایەتیەکان بگرن، خەڵک بێدەنگ بکەن و ملکەچی سیاسەتەکانیان بکەن. ئەم دەستگایە دەبێ لە کار بخرێ و لە کارخستنی لە ڕێگەی ئەحترازە جەماوەریەکانەوە لەوانەمانگرتنی سەراسەری ممکن دەبێ. با ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان شوێنی کار و شوێنی خوێندن دابخەین و بڕیاری حکمی نامرۆڤانەی ئەعدامی چالاکوانانی سیاسی و مەدەنی پوچەڵ بکەینەوە. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران. پەیامێک ڕوو بە خەڵکی سەربەرز و شۆڕژگێڕی کوردستان. بەیانی ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە دەنگی ناڕەزایەتی خەڵکی شۆڕژگێڕی کوردستان دژ بە زوڵم و ناعەداڵەتی دەنگەداتەوە و کوردستان بە یەکگرتووی و خۆڕاگری خۆیەوە نیشانەدات کە لە بەرامبەر سەرکوت سێدارە و سیاسەتە دژەمرۆیەکان بێدەنگ ڕاناوەسێت. مانگرتنی گشتی بەیانی نەک تەنیا جوڵانەوەیەکی مەدەنیە بەڵکو هاوارێکە دژ بە لە سێدارەدانی پەخشان عەزیزی و وریشە مرادی کە ڕۆڵەکانی ئەم نیشتمانەن و هاوکات یەکگرتوویەکە لەگەڵ ئەو بەندکراوە سیاسیانەی کە گیانیان دیلی ناعەداڵەتیە. بەشداربوونی ئێوە خەڵکی بە شەرەف و بەڕێزی کوردستان پەیامێکی ڕوون بە هەموو جیهانەدات. کوردستان یەکگرتووە، زیندووە و هیچ کات کۆڵ نادات. لە ڕێگەی ڕاگرتنی چەرخی ژیانی ڕۆژانە و چۆڵکردنی بازاڕەکان و شەقامەکان پەیامی نا بۆ سێدارە، نا بۆ سەرکوت و ئەرێ بۆ ئازادی و عەداڵەت بە هەموو جیهان دەگەێنین. کوردستانی عەزیز، بەیانی ڕۆژی یەکگرتنی ئێمەیە بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی. شنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمو مەوژی لەم وای دوایە زەرا
سەوای باوم کوژرا و هێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ لاوەستینام باقینترم لەو هەناسا من باوەڕێم بوومە لەرزام دێڵی زەوی دەلەرزێنم کێ و تەلان لا بندێنم هەموو گیانە دەهاژێنم من ڕووناکی ئاسۆژێنم وەک تاوەڵێم بۆ ژێر دەسان من شوڕشی ماگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان هاگرە سوورە کەی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێیانمان لە ئۆتاق فەرمان و هاوڕێیانی بەشی مونتاژ کە زەحمەتیان کێشاو بۆم کلیپانە بۆ ئازانش کەم کلیپانیان نردووە. هەر وەک لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان دەرکرابوو. قسەی لەسەر دەکەین و گرنگی ئەم مانگرتنە لە چیدایە و چ کاریگەریەکی دەبێت. لەم بەشەدا بەڕێز کاک نیسان نۆدینان ئەندامی ڕێبەری حیزبی کۆمۆنیستی کرێکاری پێمابێت لە پێشێڵە ئەگەر هاوڕێیانمان لە ئۆتاق فەرمان بێنە سەر. بڵێ کاک نیسانم کاتت باش، زۆر سپاس دەکەینەوەی کە بەشداریتان لە بەرنامە ڕاستەوخۆیدا کرد. زۆر سپاسانەکە ماندوو نەبن. زۆر سپاسیەوەش دەکەین. کاک نیسان ئەگەر بینە سەر خودی ئەم بانگەوازە، بەڵام پێشەوەی کە بڵم باز لە بانگەوازەکە بکەین و گرنگی ئەم بانگەوازە بکەین، بەڵام بینە سەر خودی کۆماری ئیسلامی خۆتان زۆر باش ئاگادارن کۆماری ئیسلامی سیاسەتەکانی ڕوو بە دەرەوەی هەموو شکستی هێنا. ئەگەر لە ناوخۆش چاوی لێ بکەیت جگە لە ئابوووریەکی دارماو توانایی هیچ یەک لە ویست و داخوازیەکانی ناو کۆمەلگای نییە. بەڵام سەرڕای هەمووی ئەمانە دەست دەبا بۆ دەرکردنی حکمی سزای ئیعدام. ئێمە ئەوە بەڕێستان چۆن یەخێنەوە؟ خب ئێمە ئەمانەیە ئەو توانایی هیچێکی نییە لەباری اقتصادی و لەباری وەزیەتی ژیانی کۆمەڵانی خەڵکۆ لەباری ئارایشی ناو خودی جمهوری ئیسلامی تاوای ئەوانە حاڵەتێکی فەلەج کونەندە هەیە. ئەوە گەرەێکێ بۆ ئەو حاڵەتی فەلەج کونەندەوە هەیەی لە نیزامە خۆی ڕابگرێ دەسەداتە ئەعدام و دەستگیری و تهدیدی کۆمەڵانی خەڵک. ئێمە ئەمانەوێ ئەمەیشێ لێ وەربگرین بە تۆری واقعی. ئەوە کە تواناییە بە ئەعدام ئەیکا بە سەرکوبێکا گەرەکمانە ئەوەیە لێ وەربگرین و معنای ئەم اعترازاتە کە ئەوە زیاتر لە 2 حوتووە لە داخلی ئێرانە لە شارەکانە لە دەرەوەی ئێرانە لە هەموو لایەکە حالە جەرەیانە ئەو هەدەفەیە کە ئەو ئەبزارە ئەو وەسیلە و ئامرازەکە سەرکوب و ئەعدامە لێ وەربگرین و ئەمە کاری ئێمەیە و کەوتوینەسە ئەو دەورە های لە موقعیەتێکە اعترازاتی کۆمەڵانی خەڵک بە تایبەت لە بەستەری ژنی ژیان ئازادیە کە لە 1401 بە ئینقلابی ژینا مەحسا ئەمینی بە قەتڵی حکوومەتی مەحسا دەستی پێکرد. ئێمە واردی ئەو دەورە بووین بە تۆری واقعی. ئێوە بە دروست ئیشارەتان پێکرد. جمهوری ئیسلامی موقعیەتێکی فەلەج کونەندە هەیە، توانایی جوابدانەوە بە خاست و ویستی کۆمەڵانی خەڵکی نییە، ناو خۆیان زۆر شپرزە لە ترۆری یەکترۆ بگرە هەتا ئەوە کە نیروهای نیابەتی کە ئەیود من ئیقتداری منتەقەم هەیە تێکشکاوە تا ئەوە کە ئەیانوە کۆمەڵانی خەڵک ڕۆژشماریەکەن بۆ قانونی حیجاب و ئیفاف. ئەمە لێ وەرگیراوە شکستێکی گەورەی خوار بە تەواوی ئەو وەزیەتە نالەبارەوە ئێمە ئیمڕۆ لە دەرونی نظامی جمهوری ئیسلامیە ئەیبینین. ئەمەیە ئەم ئەبزارە هابەدەستیەوە و ئێمە ئەمانەوێ کۆمەڵانی خەڵک ئەیانەوێ ئەمەیە لێوەربگرن کە مەسەلەی ئیعدامە و
لەغوی مجازاتی ئەدام و ئازادی زیندانیانی سیاسیەکە ئێوە خۆتان شاهدنەوە چەند مانگە لە زیندانەکانە سێشەمبەهای ئێترازی هەیە ئەوە چەند مانگە کارزارهایەکی زۆر قودرەتمەند تش بە ئەحکامی ئەدام وجودی هەیە ئەوە زیاتر لە 2 هەفتەیە کە لە ناو فعالینی کۆمەڵایەتیە کاریگەرانە ژنانە بەشهای جۆرا و جۆری جامعە معلمانە لە هەموو شوێنێکی ئەو جامعە بەیانیە دەرەچێت کە زیاتر لە 3400 نەفەر ئەلامیانداوە بەیانیانداوە و ئەحکامی ئەدامیان محکوم کردەوە بە تایبەت حکمی ئەحکامی مجازاتی ئەدام بۆ پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی ئێمەمانەیە ئەو سەنگەریشە فەت بکەین. زۆر باشە کاگنسان ئەگەر بینە سەرم بانگەوازە ئەم بانگەوازە زۆر بە دروستیش دەرکرا و زۆرێک جگە لە کەسایەتیەکان زۆرێک لە لایەنە سیاسیەکانی تریش پشتیوانیان لەم بانگەوازە کرد پێم باشە لە پێشدا پێم بڵێ گرنگی ئەم بانگەوازە لەم بارودۆخە مێژوو کۆمەڵاتی کە بۆ خۆشتان لە قسەکانتاندا ئاماژەتان پێدا چیەوە تا چەندە گرینگە چیتر ڕێگە نەدرێت کارێ بکرێت لەوە زیاتر ڕێگە نەدرێت کۆماری ئیسلامی ئاو بەڕاحەتی دەست بەرێ بۆ دەرکردنی سزای ئێدام. بەڵێ ئەم بانگەوازە گرنگی هالەوە کە ئەوەڵەن لە پێشەوە کۆمەڵانی خەڵک هەروەک ئیشارەم پێدا بە بەیانیەکانیان بە ئێترازاتی وابوویانە کە هاوبەش لە جنبشی ژنان زیاتر لە 1000 نەفەر بەیانیانداوە هەروەک ئیشارەم پێکە 3400 نەفەر لە بەشهای جۆرە لە وەکیلەوە بگرە تا کاریگەر و معلم و پەرستار و فەرهەنگ و هونەر و ئەدەب و هونەرمەند و ئەوانە ئیترایاندا گرنگەکەی هالەوە کە بە تێکڕا کۆمەڵانی خەڵک خەریکن بەرابەر بەم مجازاتی ئەدام ڕاوەستەوە گرنگی ئەم ئێتسابە بە نەزەری من هالەوێ کە ئەمانە کۆ کاتەوە و ئەیکا بە ئێترازێکی میلیۆنی خودی ئێتسابەکە ئەبێتە ئێتسابێکی میلیۆنی لە چەندین شاری کوردستانە و ئومیدوارین لە دەرەوەی کوردستانە کۆمەڵانی خەڵک پێیوەست بن و ئەم جارە بە نەزەری من مهمە کە ئەم ئێترازەکە ئاوا بە شکلێکی بربڵاو خەریکە ها لە جەریانە بەم ئێتسابە گرنگەکەی هالەوە متشکل بێ ببێ بە ئێترازاتێکی میلیۆنی و ئێمە شاهدی بێسا ئێتسابێکی موفق بەم ئامانجۆ ببین بۆ لەغوی مجازاتی ئەدام بە تایبەت لەغوی ئەحکامی مجازاتی ئەدام پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی. زۆر باشە کاگسان ئەگەر ئەم مانگرتنە سەرکەوتوو هەرچەند دیارم هەموو مانگرتنەکان تا ئێستا سەرکەوتوو بوو یانی وا بڵێن مانگرتنێکی سەرکەوتوو هەمەلایەنە چەندە لە بەرژەوەندی بزوتنەوەی شۆڕشگێڕانی خەڵکی کوردستاندایە و بڵین لە بەشی سەراسەرێکەشی بەڵام ئێستا باس لە کوردستان دەکرێت وەچ پامێکی تێدایە بۆ نەیارانی پەیامی ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک هەروەکەوەی شارەتان پێدا لە کوردستانە ئێتساباتێکی زۆر بوو ئێتساباتی عمومی زۆرمانەیە بوو بە تایبەت لە هەر دەورەی 58ەوە بەولا هەتا ئێتسابی مردمی مەهاباد و شارەکانی تر بە قەتڵی حکوومەتی هاوڕەیەکی کۆمەڵا هەڵان یەک دەفە ناوەکەم لە 20 چووە و دەها ئێتراز و ئێتساباتی جۆرابجۆر بە تایبەت 5-6 ئێتسابی ئێمە مۆفەقمان لە دەورە ئینقلابی ژینا بووە گرنگیەکەوەیە کە کۆمەڵانی خەڵک بە تێکڕا عەکسول عەمەڵ نیشانەدەن و بێزاری و ڕزایەتی میلیۆنی خۆیان نیشانەدەن ئەم ئێتسابیشە بە نەزەری من ئێتسابێکی سەرکەوتووە بێ بەڵام ئەوە تەوەقعی ئێمەیە ئەوانەوە فەراخانمان داوە وانەوە ئەم تەجاربی زۆر گرنگی ئێتساباتی ڕابردوومان هەیە و باسمان لێ کردو ئەوەیە کە ئەمڕا فەراخانی ئێمە بە کارمەندانە بۆ معلمانە بە کاریگەرانی شارەداریە لە شارەکانی کوردستانە کە هەزاران نەفەرن بە کارمەندانی هەروەک ئیشارەم کرد دەوڵەتی و لەشکری و حکوومەتیەکە دەست لە کار هەڵبگرن و ئەو ڕۆژە ینی بەیانی چوارشەمە 3 ڕێبەندان نەڕۆنە سەرکار مەدارس تعتیل بێ دانشگاکان تعتیل بێ ئێمە ئێتساباتی زۆرمان بووە کە بەخۆشیەوە بازاڕیان و کەسەبە استقبالێکی زۆر گەرم و سەمیمانە و باشیان لەم ئێتساباتە کردووە بەڵام تەوەقعی ئێمە ئەمڕاوەیە با تەوەجۆ بەوە کە ئێمە جوڵانەوەیەکی زۆر گرنگ ها لە
دەستورمانە لەغوی مەجازاتی ئێعدام باتەوەجۆ بۆ کە ژنانی شۆڕژگێڕی شاری سنا 26 دەیمانگ ئێترازێکی زۆر بێنەزیر و باشکوهیان لە بەر درگای ئستانداری شاری کوردستانە لە شاری سنا بەرگوزار کرد و خواهانی لەغوی مجازاتی ئێدام و لەغوی مجازاتی ئێدام بۆ پەخشان و وەریشە بوون ئێمە تەوەقۆمانەوەیە کە بەشهای جۆرا و جۆری جامعە داوایان لێەکەین بە تایبەت کارمەندان معلمان کارگەرانی شارەداریەکان دانیشتووەکان مەدارس تەواوی ئەوانە بە تێکڕا تعتێل بێ وەک کلان جوابێکی میلیۆنی لە سەدحی سەراسەریە بەم بێسە ئەحکامی مجازاتی ئێدامۆ بدرێ بە نەزەر من ئەو وەختە وەکو حساباتی ڕابردوو سەرکەوتوترە بێت و ئەم ئێتسابە و فراخاندراوە هەروەکەوە ئیشارەتان پێدا لەلایەن سازمانهای 6 سازمانی سیاسی لە کوردستانە و چەند سازمان و حزبی کۆمونیزمی کارگەری و حزبی کۆمونیستی ئێران و تەواوی ئەوانە فراخاندراوە شخصیەتهای جۆرا و جۆری جامعەی کوردستان لەمە ئێتسابە فراخانە حمایەتیان کردووە لە ناو ژنان جنبشی ژنانە جنبشی کارگەریە فعالینی جۆرا و جۆر حمایەتیان کردووە بە نەزەر من بە تێکرا ئەتوانین ئێتسابێکی موفقمان بێت و ئەم ئێتسابە لە گرەوی ئەوە تەواو بەشهای جامعە بە تایبەت هەروەک ئیشارەم پێدا بازار و کاسبکارەکان تحتێڵ یەکەن کارمەندان معلمان کارگەرانی شارەداری بە دەرەجەیە کارگەرانی دەرمانی ئەگەر لە ناو خۆیانە شیفتی تحتێڵی کاری پزیشکیە تەئەمین بکەن بۆ حفزی گیانی نەخۆشەکان تەواوی ئەوانە بە نەزەر من تەوەقۆی ئێمە تەواوی سازمانەکان ئەوەیە کە کار تحتێڵ بکەن و بەم ئێتسابە پەیوەست بن و ئێتسابێکی زۆر باشکوه و بێنەزیرمانەوێ دژ بە مهمترین خاستێ کە جمهوری ئیسلامی بۆ سەرکوبی جامعە بەدەستیەوە گرتووە و هیچی نەماوە بێژگە لە ئێدام و سەرکوب و تهدید ئەمەیشیە ئەبێ بەم ئێتسابە موقعیەتی متزلزلتر بکەین زعیفتر بکەین و قەدەمێ خۆمان قودرەتمەندتر بکەین بۆ لەغوی مجازاتی ئێدام. کاک میسان وەکو دووە پرسیار زۆر باس لە کەسایەتیەکان هات و خۆشتان ئاماژتان پێدا زۆری لە کەسایەتیەکان نووسەران شاعران ئەمانە هەموو خۆیان هاتوونەتە پشت ئەم بانگەوازە و حمایەتیان لێ کردووە دەورێکی بەرچاو دەجێڕن کەسایەتیەکان شاعران نووسەران ئەمانی کە بەناوبانگن ئەوەی کە خۆتان بە دروستی ئاماژتان پێدا ئەمە فەقەت ڕوو لە بازاڕیان نییە دەبێ ئەم بەشەی دیکەش لە ئیدارات و کەوانی کە بە خۆت بە دروستی ئاماژەت پێدا چاوەڕوانیتان لەم بەشە لەم کەسایەتیەکان لە نووسەران شاعران ئەمانە چییە بۆ ئەوەی کە مانگرتنێکی گشتگیرتر بێت ئەمانە هەمیشە دۆرێکی گرنگیان بووە بە دەلیلی موقعیەتێکی مەحبوب لە ناو جامعە هەیەە لە ناو بێسڵاح کەسهای ڕشتەی ئەدەب هونەر شاعرەکان هونەرمەندان تەواو خانەندەکان کە کەم نین بنیامگەری مەحبوبی جامعەن ئەمانە هەمیشە دەورێکی گرنگیان بووە و ئێمە هەمیشە دەور و نەقشی ئەمانمانە لە ئێتساباتە لە مەراسمهای جۆرا جۆری ڕۆژی جیهانی ژن ڕۆژی جیهانی کارگەر فستیواڵی کودەکان تەواوانە بینیوە و جامعەی کوردستان بە تایبەت بە نەزەر من یەکێ لەو ستونە قەویانەوە هەیەتی و نقطە قودرەتی جامعەی کوردستانە ئەم نیروەیە کە بریتە لە نیروی پێشڕەوی ژنان کاریگەران فعالینی حقوقی منداڵان فعالینی حقوقی ساڵمەندان شاعر نوویسەندە ژینگە پارێزان کە هەمیشە نەخشێکی مهمیان بووە لە جامعە و تەواوی ئەو ئێتساباتەوە ئێمە شاهدی بووین و موفق بووە و جوابێکی گەورەی نەی مردم و کۆمەڵانی خەڵک بە ئێدام و سەرکوبی جمهوری ئیسلامی لەلایەن ئەمانە هەمیشە تەقویەت کراوە و فراخانی ئەوانە ئێمە وەختێکی کەممان بەدەستەوە ماوە هەر ئیمڕۆ تا ئەو شەو بەیانی لە بەتایبەت لە میدیای اجتماعیە هەروەک خۆیان ئەڵێن لە ئینستاگرامە کە قابلی دەستڕەسە بۆ کۆمەڵانی خەڵک لە میدیای اجتماعی کەڵک وەربگرن و ئەم فراخانەی ئەوانە تەئسیری
ئەگەری هەیە ئەم فراخانانە زۆرتر بکرێت هەمیشە نەخش و دەوریان بووە و تەوەقۆی ئێمەش لەوان هەر ئەوەیەکە تا ئیسە ئەنجامیان داوە ئەم جارە بە نەزەری من ئەبێ ئەمان ڕوش بکەنە بەشێکی زۆرتر لە جامعە هەروەک ئاماژەم پێکدا بەتایبەت ناو کارمەندان و معلمان و مەدارس و کاریگەرانی شارەداری کە کەم نین هەزاران نەفەرن دەست لە کار هەڵبگرن و لەم ئەتساباتە ئەتسابی عمومی کۆمەڵانی خەڵک دش بە شنیعترین ئەمەڵی جمهوری ئیسلامی کە مجازاتی ئەدامە بەتایبەت بۆ بەرگری لە حکمی مجازاتی ئەدامی پەخشانی عەزیزی و وەریشەی مرادی بێنە مەیدان و دەورەیەکی تازەیە بە نەزە من ئەمانەتوانن نەخش و دەورێکی زۆر مهمیان ببێت چون ئێمە ئینقلابی ژن ژیان ئازادی و دەستاوردهای ژن ژیان ئازادی ها بە دەستمانەوە و ئەمە ستونێکی گەورەی محکەمە کۆڵەکەیەکی محکەمە کە ئێمە لە 1401 بەولاوە دروستمان کردووە بە فداکاری و بەکاری تەواوی و ئەقشارانە و ئێوە ئیشارەتان پێداوە من ئیشارەم پێکرد بۆ ئێتساباتەوە بۆ ئێترازاتە کە لە جامعەی ئێرانە لە سەتی سەراسەری و لە کوردستانە بەدەستمان هێناوە ئەم دەورە ئەو نەخشە و جایگای مهمیە وەک ئێوە سوالتان کرد گرنگیەکەی هانەما کە ئەم ژن ژیان ئازادیە بە لەغوی مجازاتی ئەدام بە تێکڕا بەم ئێتسابە قەدەمها بووینە بەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاگنیسان نەودینان ئەندامی ڕێبەری حیزبی کۆمونیستی کرێکاری سپاس بۆ بەشداریتان. نیش لە ئێوە تەشەکورەکەم بۆ ئەو بەرنامە باشتانە بۆ سەرکەوتنی ئەتسابێکی پیرۆزمەند. زۆر سپاس بۆ بەڕێزیشان. بابچینە سەرم پەیامانی کە بینەرانی ئازیزمان لێرەوە زۆر دەستخۆشیتان لێ دەکەم داوای لێبوردن دەکەم کە چون ئێمە میوانەکانمان لەسەر هێڵن زۆر نەمانتوانیوە ڕاینگرین من پەیامەکانم دانابوو بۆ کۆتایی بەڵام لە بینی بەرنامەکاندا من حتمما دەخێنمەوە سپاسان دەکەم و زۆر بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە کە ئێوە ئاوا ورەتان لەسەرەوە ورەش دەدەن بە ئێمە دێنە سەر پەیامی کاگ لوقمان لە شاری سەقز کاگ لوقمان نووسیەتی من کەسێکم کە پێشتر لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا بووم و بە هۆی کێشەی بنەماڵەتی گەڕامەوە بۆ کوردستان لێرەوە بە هەموو هاوسەنگەرانم لە ڕیزەکانی کۆمەڵە بەڵێن دەدەم بۆ نیشاندانی ڕق و قینی خۆمان لە گوشارێک کە کۆماری ئیسلامی خستیە سەر هەرێمی کوردستان و لەلایەن ئەوانەوە بۆ ئوردوگاکانمان بەیانی شاری سەقزی قارەمان شاری ژینا یەک دەنگ و یەک پارچە لە مانگرتندایە ئێوە کۆمەڵگاتان لەگەڵا لە ناو دڵی ئێمەدان بژی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە کە بوون بە چقڵی چاوی کۆماری پەت و سێدارە کاگ لوقمانی بەڕێز زۆر سپاس دەکەین زۆر خۆشحاڵت کردین بەم پەیامە هەر بژیت هاوڕێیانمان لەو تاقفەرمان ڤیدیۆیەکیان ئامادە کردووەت بچین ئەم ڤیدیۆ دەبینین دواتر دێنەوە سەر بەرنامەکە و میانێکی تریشمان پێ زیاد دەبێت فەرموو دەنگی کوژاوی کوردستان بەیانی بڵاو دەبێتەوە بەیانی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە هەموو بێدەنگیەکان دەبنە هاوارێکی بەرز دژ بە سەرکت و سێدارە مانگرتنی گشتی بەیانی وەڵامێکە بۆ کۆماری جنایەتکاری ئیسلامی لە سێدارەدانە دڵڕەقەکانی و سەرکوتی خەڵکی ئازادی خواست ئەم جوڵانەوە مەدەنیە نیشان ئەدات کە کوردستان هێشتا زیندووە و هیچ کات لە بەرامبەری زوڵم سەردانانەوێنێ بەیانی بە یەکگرتوویەوە بەداخستنی بازاڕەکان و چۆڵکردنی شەقامەکان نیشانی ئەدەین کە خەباتی ئێمە بۆ عەداڵەت و ڕزگاری هیچ کات ڕاناوەستێت بژی یەکگرتووی خەڵکی کوردستان بژی خۆراگری شۆڕشگێرانەی خەڵکی شۆڕشگێڕی کوردستان حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان مانگرتنی سەراسەریان لە کوردستان بانگەواز کردووە بە هەمومان وەک هەموو جارەکانی پێشوو لێبڕاوانە بچین بە دەنگ ئەم بانگەوازەوە بە هەمومان پێکەوە دژ بە سیاسەتی سەرکوتگەرانەی کۆماری ئیسلامی دەنگ هەڵبڕین و بەمانگرتنمان لە سەراسەری کوردستان بە نیشانەی ئەحترازێکی بەرینی جەماوەری ئیجازە نەدەینەم دەسەڵاتە گەندەڵ و جەنایەتکارە بۆ قەرەبووی شکستەکانی لە ناوچەکە و
شکست و داماوی سیاسی و ئابووری لە نێوخۆی ئێران هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و ڕۆڵە ئازاکانمان کە دەنگی حەقخوازی گەلێکی مافقراو بوون بگرێ و لە زیندانیان بخات و دواییش بە بیانووی بێ بنەما بیان کوژێ. هەموو نیشانەکان ئەوەمان پێ دەڵێ کە دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامی بڕیاری تۆڵەسەندنەوەی لە لوتکەی دەسەڵات وەرگرتووە تا بە خەیاڵی خاویان بتوانن بەر لە شەپۆلی ئێعتراز و ناڕەزایەتیەکان بگرن، خەڵک بێدەنگ بکەن و ملکەچی سیاسەتەکانیان بکەن. ئەم دەستگایە دەبێت لە کار بخرێ و لە کارخستنی لە ڕێگەی ئێعتراز جەماوەریەکانەوە لەوانە مانگرتنی سەراسەری ممکن دەبێ. با ڕۆژی چوارشەمە 3 ڕێبەندان شوێنی کار و شوێنی خوێندن دابخەین و بڕیاری حکمی نامرۆڤانەی ئەعدامی چالاکوانانی سیاسی و مەدەنی پوچەڵ بکەینەوە. پەیامی هاوبەش و حیزب و لایەنە سیاسیەکە و ڕۆژهەڵات و کوردستانی پێی مانگرتەی سەرتاسەری جەڕۆ چوارشەمەی یەرێ ڕێبەنان و 1400 یەری خەڵک و ئازادی واز و کوردستانی چی باردۆخەنەکە گرانی، بێکاری، نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری، خزمەتگوزاری و نەبیەی هەر جۆرە ئازادی و سیاسی کە بەرەک و کۆمەلگا و کوردستانیش گرتن، دەسەڵاتی ئێرانی بەجیاتی وەڵامەوەدای بە داواکاریەکە و جەماوەری شەمشێرەش دژ و زینانیە سیاسیەکە و کوردستانی کێشان و حکم و جەداردەیشا پەیدەیان تێکۆشەری سیاسی جە کوردستانەنە بەرکردن. چی پەیوەندیەنە بە تایبەت بە بۆنە و تەرس و جەداردای پەخشانی عەزیزی و وریشە مرادی کوردستان مشیۆ هەنگامێ بە خێرا و بە پەلە پێی ڕزگارکردەیشە جە تەنافۆداری خۆرگێرۆ یۆچی هەنگامانە وەستەڕا و مانگرتنی وی سەرتاسەرین جە کوردستاناتەنە. بەردەوام بێ مانگرتەی سەرتاسەری و جەماوەری جە کوردستانەنە پسە و ڕاکاری وی بەرەنگار بیەی مەدەنی جە کاتە هەستیارەکانە بیان بەڕۆتێ کە یاگێ کەوتن جە کۆمەلگا پێشخۆت و کوردستانیانە. ئارۆ کە ئینەی مێی و چارڤە مێژویانە پێویستما هەن ئێرادە و گرد و خەڵکی ما جە بزوتنەوەی شایستە و ڕێک و پێک وێشن نیشانە دۆ پەیانەیە ڤەر و تراژدیوی تەریگیریۆ تا گیان و کۆمەڵێ مرۆڤ کە هیچ کردارێ بەشا بێجگەم جە وەشەویسی خەڵکی و خەبات جە پێناو و ئازاڵی یەکسانیەنە نەبیەن جە تەنافۆداری ڕزگارکریا. بێگومان ئی یۆگرتەی جەماوەریە کە جە شێوازی وی مەدەنی و ئاشتی وازانە نەوێژ مرمانۆ متاوۆ هەر پسەچەنی جە شۆڕش و ژەنی ژیوای ئازاڵیەنە کوردستانش ساحیب و پەیام و خەباتی و خۆراگەری کرد دووپات کردیۆوە. ئی حرەکەتە هەر چاکاتەنەم تاوۆ پشتیوانی و بۆ پێی ئازی نانە سیاسیە تێکۆشەرا کە گرد و ڕوا و یەرە شەمەی کە فرەتەرجە سیزی نانێنە بە مانگرتەی ئازایانەشا درۆشم و ناپەی سێدارێشا چڕێ. ئێمە ئی حیزب و لایەنە سیاسیە کە نامێ ماچی پەیامە هەمبەشە نامەینە داواجە گرد و جەماوەر و هوشیار و کوردستانی کەرمێکە ڕۆژ چوارشەمەی یەرێ مانگ و ڕێبەنانی گرد و کوردستانی جەممانگرتەی سەرتاسەریەنە کە دژ بە حکم و جەداردەی ڕۆڵەکامانە بەشداری بە بە هەر پاسە سەرجەم و ناوەندەکا و کاری بازار و وەنەی پێی هەمبەشی چنی ئی مانگرتنیە بینیە. باپی جۆرە هێز و پێوەرەبیە و جەماوەری جەڕا و یاوەی بە ئامانجە سیاسیەکە و کوردستانیمانە نیشانە گریۆ. ئی هەنگامێ دەرفەتێوەنە پێی ڕزگارکردە و گیان و مرۆڤەکە و هەر پاسە ڤەر و ئانەیە گێرمێ کە
بنەماڵێ وتەر تازگەبارێ با جارێکتر نیشانە دەیمێکە کوردستان جەڤەراوەر و سزای نامرۆڤانە و دژە کوردستانیەوە بێدەنگ مەبوونە و هەڵوێستە شەنە بەردەوام و درێژ بۆ یۆگرتێ و یەکدەنگی خەڵک و کوردستان پارتی ئازادی کوردستان پارتی ژیانی ئازادی کوردستان ژاک کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان کۆمەڵە ڕێکخرا و کوردستان و حیزب و کۆمۆنیست و ئێرانی سی ئارگا و 1400 بەرابەر چنی 19 ژانڤیە و 2025. سپاس و مادوونەوەنی بۆ هاوڕانی هاوکارم لەو تاقفەرمان و بەشی مۆنتاژ. ئێستا لەم بەشەدا میوانێکی تریمان پێ زیاد دەبێت ئەگەر هەڵە نەبم کاگڕفیق حسین پەناهی هەڵسوڕاوی سیاسی لەگەڵماندا ئەگەر هاوڕیانمان بتوانە بێنە سەرخەت سپاسی کاگڕفیق جان سڵاو لە بێدەم کاتت باش زۆر سپاس بۆ شاریتان هەموو کاتی ئێوە و ژیانی بینەران باش لە خزمەتانە زۆر سپاس دەکەین کاگڕفیق بانگەوازێکی هاوبەش و پێویستیەکی زۆر هەنووکەی لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکان دەرکرا ئێمە ئەمڕۆ لە گرنگی ئەم بانگەوازە قسە و باسمان کردووە وە کاریگەریەکانی ئەم مانگرتنە بەڕای ئێوە لەم بارودۆخە کۆمەڵایەتی و مێژوویەدا چ گرنگیەکی هەیە و تا چەندە گرینگە کار بکرێت بۆ ئەوەی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی نەتوانێت داوا بەڕاحەتی سزای سێدارە دەربکات. بەڵێ جارێکتر ئەرزی سڵاوم هەیە لە خزمەتێ و هەموو بینەرانی بەڕێستان ئەو مانگرتنە بە بڕوای من دوو خاڵی گرنگی تایە یەکەمیانەوەیە کە بۆ یەکەم جارە خەڵکی کوردستان بە خۆشحاڵیەوە دشکردەوەکەیان پێش ڕوودانی کارەساتەکەیە واتە ئەگەر لە ڕابردوودا مانگرتن لە کوردستان بە دەلیلی حکمی لە سێدارەدانی ئازیزانمان ڕوویداوە بەداخەوە دوای کارەساتەکان وەکو ماتەمین و شیوەنێک بەرحاڵ مانگرتن کراوە ئەمە بوو یەکەم جارە خەڵکی کوردستان دشکردەوەکەیان پێش ئەوەی کارەساتەکە ڕووبدا ئەو بۆ خۆی جێگای دڵخۆشیە دوو هەمیانەوەیەکە بۆ یەکەم جارە کە زۆرینەی هەرە زۆری حەزبە ڕۆژهەڵاتیەکان بە تێکڕا و بە شێوەیەکی یەکگرتووانە ئەم بانگەوازیان داوە لەگەڵ ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکانی کوردستان بەڵام تایبەتمەندی ئەم مانگرتنە بەشێک لە قسەکانی خۆشتانە هەبوو بە بڕوای من کۆماری ئیسلامی بە تایبەتی لە ماوەی یەکمانگی ڕابردوو ئەگەر سەرنجتاندا بێت لە هەواڵەکانی ژیان ڕۆژانە دەیبینین گوشارێکی یەکجار فراوانی هێناوەتە سەر خەڵکی کوردستان و ڕەشبگیریکی دەست پێ کردووە هەر لە مەهاباتەوە هەتا خوارەوەی کوردستان شار نییە کەسیان کەسانێک لە فعالینی مەدەنی و لە شارۆمەندانی خەڵک نەگیرا بێتن ئەمە لەلایەک تریش بە سەپاندن و بە تایبەتی پەسەندکردن لەلایەن دیوانی عالی کشوەرەوە حکمی سزای سێدارە بەسەر پەخشانە ئەمە دڵڕاوکیکی یەکجار گرانی گەورەی بەسەر خەڵکی کوردستانە زاڵ کردووە ئەمانە بخەیتەوە سەریەک بە بڕوای من خەڵکی کوردستان پێویست بوو لە دەرفەتێک کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە ناڕەزایەتی دەرونی و ناخی خۆیان پیشان بە کۆماری ئیسلامی بدەن و ئەم ماشینە سەرکوتێک کە هاتووەتە سەر خەڵکی کوردستان دەبێت بە شێوەیەکی جددی و بە شێوەیەکی گشتی بەری پێبگریت باشترین چەکیش کە لە ڕابردووە تاقی کراوەیە بە تایبەتی چەکێکی مەدەنی کە وەکو گەورەترین ئاکسیۆنی مەدەنی لە ڕابردووە خەڵکی کوردستان کەڵکیان لێ وەرگرتووە چەکی مانگرتنە
ئەوەش دەزانین هەمووتان دەزانین و خەڵکی کوردستانی دەزانن کە مارگرتن بۆ خۆی سازوکاری خۆی هەیە بەڵام مەبەستمەوەیە کە فشارەکان بە تایبەتی تێتە سەر بازاڕیان بە تایبەتی بەڵام ئەم مانگرتنەی کە بەیانی ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندراوە هیوادارم هەموو چین و توێژەکانی کوردستان بە خوێندکار بە مامۆستایان و هەموو تەیفێکی خەڵکی کوردستان بێنە پشتەوە یەکڕیز مانەوە لە ماڵەکان دەبێت شەقامەکانی سەر تاسەری خەڵکی کوردستان سەر تاسەری شارەکانی کوردستان چۆڵ بکرێت کە بە بڕوای من پەیامێکی گرنگە لە تایمێکی ئەوە. کاگرفیق ئەو بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا دیارە پشتیوانی زۆری لێبوو لەگەڵ بوو هەم کەسایەتیەکان شاعران نووسەران ئەم لایەنانەوە و ئەم کەسایەتیانی کە یەکدەنگ و یەک هەڵوێست هاتوونەتە پشت ئەم بانگەوازە بەڕای ئێوە چ پامێک دەگەینە چ پامێکی تێدایە؟ ئەگەر سەرنجتان دابێت پشتیوانی یا دژکردەوەی خەڵکی کوردستان بەنسبەت سزای لە سێدارەدانی پەخشان و وریشە هەڵناگەڕێتەوە بۆ ئەم یەک دو ڕۆژە ماوەیە کە دەستی پێکردووە خەڵکی بە تایبەتی چالاکوانانی مەدەنی بەدووسەران هونەرمەندان شاعران و هەموو تەیفە جۆراوجۆرەکانی خەڵکی کوردستان لە دەربڕینی ناڕەزایەتی خۆیان چ وەک تاک چ وەکو گروپێک کە کەمپینێکیانیش حتا بۆ تشکیلدا کە بەداخەوە کەمپینەکەش دەستی بەسەرا گیرا لەلایەن دەستگا ئەمنیەتەکانەوە بۆیە لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە شاهدی مەوجێکی عەزیمی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بووین ئەوەی بە بڕوای من کلێنێک بوو کلێنی نایەکگرتووی حزبەکان و بێدەنگبوونیان بە شێوەیەکی گشتی بوو بە بڕوای من کە خۆشبەختانە بە بڕوای من بە دانی ئەم بانگەوازە گشتی ئەو کلێنەش پڕ کراوەتەوە ئێستا ئەگەر سەرنج بدەین سەرجەم خەڵکی کوردستان چ بە حزب سیاسیەکان چ بە ڕێکخراوە مەدەنی و بە تایبەتی چالاکوانانی مەدەنی لە ناوخۆ بە بڕوای من هەموو تەیفێک لە پشت ئەم مانگەوازن و کار بۆ ئەوەکەن کە جارێکی تر بەگشت کۆماری ئیسلامیە بڕۆنەوە کۆماری ئیسلامی هەمومان دەزانین کە لە ڕابردووە خۆی تاقی کردوێتەوە خەڵکی کوردستان نیشانیان داوە کە لە ڕۆژایی تەنگا بە تایبەتی خاوەنداری جدیەکە لە ڕۆڵەکانی خۆیان ئێستش لە حاڵی حازرە چەند ڕۆژ پێش ئێستا دوو قازی لە تاران کە کوژران ئەمە ئەوەندەی تر خەڵکی نیگەران کردووە کە پێیان وایە کۆماری ئیسلامی لە تۆڵی ئەوە دیواری لە کورد نزمتریژی دەست ناکەوێت کە لە ڕابردووە کردوێتی بۆیە ئەم دڵڕاوکیە و ئەم گۆشارانە بە بڕوای من پێویستی بوو بەم مانگرتنە کە ئەم مانگرتێش خۆشبەختانە کۆدەنگیکی لە دەور کۆ بووەتەوە کە ئێمە ڕۆژی چوارشەمەوە تا بەیانی بە بڕوای من شاهدی گەورەترین ئاکسیۆنێک لە جۆری ئاکسیۆنەکانی ڕابردووی کاگرفیق وەکو دوا پرسیار بەڕێستان دیارە لە سوشیال میدیادا زۆر چالاکن و دەوری سوشیال میدیا لە کوردستان زۆر گرنگە پێشنیارتان چییە بۆ ئەو کەسانی کە لە سوشیال میدیا لەم بوارەدا چالاکی دەکەن بۆ هەرچی باشتری ئەم مانگرتنە بێگومانەوە ئەبزارێکی گرنگە بەدەست خەڵکی شارۆمەندێکەوە یانە بەدەست تاکی کوردیەوە با بڕین پێم وایە هەموو کەسێک لەم ڕۆژانە ئەگەرچی ئەو جێگایی بە خەڵکی ناوخۆوە هەڵەگەڕێتەوە فشاری یەکجار زۆریان هێناوە بە تایبەتی لە یەک دو ڕۆژی ڕابردوو دەستیان کردو بە جموجۆڵ نەهاتهایی ئەمنیەتی بە بڵاوکردنەوەی ئسمس و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە بانکردنی فعالین و حتا بۆ ئەم ڕۆژ هەڵیان کوتاوەتە سەر شارێکی سەرعەتی شاری سنە بۆ ئەوەی کە هەڕەشیان لێکن کە دوکان و بازارەکان دیارە فشارەکان زۆرە بەڵام بە بڕوای من بۆ فعالینی سیاسی و مەدەنی کە چهرەهایەکی ناودارن و لە خەڵک لە دەرەوەی خەڵکی کوردستان بە بڕوای من ئەم ڕۆژ ئەم شەومان کەماوەتەوە بە بڕوای من دەبێت فشارێکی یەکجار گەورە بین بۆ ئەو بەشێکە ئاگادار نیین لە مانگرتنەکە پێم وایە ئەو جێگای بە خەڵکی کوردستان هەڵەگەڕێتەوە خەڵکی کوردستان ئاگادارن بەڵام بە هەر حاڵ ئێمە دەبێت هەر تەلاشی خۆمانکەین بۆ ئەو بەشێک کە هێشتا پەیامەکان پێنەگەیشتووە من بەش بە حاڵی خۆم داوا لە هەموو کچ و کوڕێکی جوان نەکەم کە لە سوشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵاتیەکانە فعالن ئەو یەک دو ڕۆژە فکوسەکە بە تەواو معنا دەبێت لەسەر مانگرتنەکە بێت کە هیوادارم بەیانی ڕۆژی چوارشەمە ئێمە شاهدی کارێکی گەورە بین حرەکەتێکی گەورە بین کە ئەو حرەکەتە بێگومان دەستی کۆماری ئیسلامی دەبەستێتەوە و دەتوانێت خزمەتێکی گەورە بێت بۆ کار و بۆ پارێزگاری پێش هەموو شتێک لە گیانی پەخشان و وریشە بەڵام لە هەمان کاتیشدا بە بڕوای من سلامەتی کە بۆ گیانی فعالینی مەدەنی لە ناوخۆ کە ئەم ڕۆژانە بە سەدان خەڵگیراوە پێم وایە
کۆماری ئیسلامی ئەم مسجە وەرەگرێت و ئاسان نییە ئەقدامی جدیتر بکە بە نسبەت فعالینی مەدەنی و بە نسبەت کۆمەڵگەی کوردستان بەگشتیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگرفی حسین پەنایی هەڵسوڕاوی سیاسی سپاس و بەشداریتان. بژین ئێوەش سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. هاوڕیانمان لە وتاق فەرمان تراکتێکیان ئامادە کردووە بچین ئەم تراکتە ببینین دواتر دێنەوە لای میوانی بەڕێزمان ئەگەر هەڵەنەکەم کاک ئەحمەد ساڵحیمان لەگەڵ دەبێت فەرموو. دەنگی کوژاوی کوردستان بەیانی بڵاو دەبێتەوە. بەیانی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە هەموو بێدەنگیەکان دەبنە هاوارێکی بەرز دژ بە سەرکت و سێدارە. مانگرتنی گشتی بەیانی وڵامێکە بۆ کۆماری جنایەتکاری ئیسلامی لە سێدارەدانە دڵڕەخەکانی و سەرکوتی خەڵکی ئازادی خواست. ئەم جوڵانەوە مەدەنیە نیشان ئەدات کە کوردستان هێشتا زیندووە و هیچ کات لە بەرامبەری زوڵم سەردانانوێنێ. بەیانی بە یەکگرتوویەوە بەداخستنی بازاڕەکان و چۆڵکردنی شەقامەکان نیشانی ئەدەین کە خەباتی ئێمە بۆ عەداڵەت و ڕزگاری هیچ کات ڕناوەستێت. بژی یەکگرتووی خەڵکی کوردستان، بژی خۆڕاگری شۆڕشگێرانەی خەڵک. کوردستان وشیار و لەسەر پێیان ڕاوەستاوە. ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە ئێمە خەڵکی کوردستان بە دەنگێکی یەکگرتوو ڕایەگەێنین کە حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان پەخشان عەزیزی و ریشە مرادی جەنایەتێکە کە هیچ کات لەبیر ناچێتەوە. مانگرتنی گشتی پەیامی خۆڕاگری و یەکانگیری ئەمەیە. بە چۆڵکردنی شەقامەکان و داخستنی بازاڕەکان نیشانی هەمووان ئەدەین کە بە زوڵم و سەرکوت ئیرادەی ئێمە ناشێت. خەڵکی تێکۆشەری کوردستان ڕۆژی چوارشەممە ئەو ڕۆژەیە کە هەموو جیهان دەنگی ناڕەزایەتیەکانمان نەبیستێت. وەرن بە یەک دەنگ بینە مەیدانەوە و نیشان بدەین کە ئەمە خەباتێکە تا سەرکەوتن، بژی خۆڕاگری جەماوەری، بژی ئازادی و بەرابەری. بەڵێ زۆر سپاس لە هاوڕانی ئۆتاق فەرمان و بەشی مۆنتاژ. ئێستا لەم بەشەدا هاوڕێ ئەحمەد ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵ دەبێت. کاک ئەحمەدەم کاتت باش، زۆر سپاس دەکەین بۆی کە بەشدارن. زۆر سپاس، هەموو کاتێک و باش. منیش سڵاوم هەیە بۆ ئێوە و هەموو هاوکارانتان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بینەرانی خۆشەویست و هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان. زۆر سپاس دەکەین. کاک ئەحمەد، هەموو میوانەکان زۆریان باسییان لە جیاوازی ئەم بانگەوازە هاوبەشەی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کرد و جیاوازەکەی کە ئیشارەیان پێکرد ئەمە بوو پێش لە کردەوە کە پێش لە ڕووداوەکە کۆدەنگیەک پێک بێت. پێم باشە سەرەتا پێم بڵێ ئەم کۆدەنگیە چۆن بوو پێکات، ئەم بڕیارە چۆن بوودرات؟ ڕاستیەکەی ئەو کۆدەنجیە بە بڕوای من کەم و زۆر پێشتریش هەبووە، بەڵام ئەو جارە تۆزێک بەرفراوانتر بووە و ئەوەش دەگرێتەوە سەرەوەی کە واقعاً لە خەڵکی کوردستان فێر بووین. یعنی حیزبە سیاسیەکان لە شۆڕژی ژیان ئازادی دەبێت دەرسیان وەرگرت بێت کە خەڵکی کوردستان هەموو متحد و یەکگرتووە، هەموو بەیەکەوە هاو ئاهەنگە، بەیەکەوە خەبات دەکا، بەیەکەوە تێدەکۆشێ، کەوا بێ مەفروزە هێزە سیاسیەکانیش بەو شێوەیە بن. جیاوازیان هەیە، اختلافی سیاسیان هەیە، هەرچی هەیە و لە جیای خۆیەتی، بەڵام بۆ کار لەگەڵ خەڵکی کوردستان بۆ خەبات دژی جمهوری ئیسلامی ئەوە پێویستە کە هاودەنگ و هاو ئاهەنگ بن، بە تایبەت بۆ
وها خەباتێک دەی بۆ ئەوە دیارە یەکەم فشارێکە کە خەڵکی کوردستان دروستی دەکات دووهەم هەموو چالاکوانان و خەباتکارانی مەدەنیش لە ناو و لە دەرەوە تەلاشیان کرد لەو پێناوەدا ئەو تەلاشەی ئەوڕۆ دوێنێ و پێرێژ نییە دەمێکە ئەوانیش کار دەکەن لەسەرەوە و هێزە سیاسیەکانیش بۆ خۆیان بەوە گەیشتون کە دەبێ بۆ مەبارزە و خەباتکردن بە دژی ئەو ڕژیمە و بۆ ڕووخاندنی دەبێ اختلاف و کێشە نەزەریەکانیان بخەنە لاوە فعلەن ئەوە بۆ جگای خۆی بەڵام ئاخرین شت ئەوە بوو کە لە بروکسل کۆبوونەوەیەک دروست بوو دیارە دەست پێشخەریەکەی کەنەکە داوەتی کرد بوو بەڵام ئێمەش کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران بە هێزێکی زۆرەوە دەتوانم بڵام ینی زیاتر لە خەڵکی دیکە سێ ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەشداری ئەو کۆبوونەوە بوون و هەموو هەوڵ و تەلاش شیشمان ئەوە بوو دیارە کۆبوونەکەیان بۆ مەبەستێکی دیکە بوو بەڵام هاوکات بوو لەگەڵ ئەو ڕووداوەش بۆیە ئێمەش تەرکیزی تەواومان کرد و هەوڵی تەواوماندا کە بەشکم ئەو کۆدەنگە دروست بێ و خۆشبەختانەش دروست بوو. بەڵێ زۆر جێگەی دڵخۆشیە هەم بۆ هەموو لایەک و بۆ خەڵکی کوردستانی ژەم پرسیارەشم بۆ ڕێستەی بەڕێستان کرد کە خۆتان لەم کۆبوونەوەیدا بوون و بەشدار بوون بۆی پێمان باش بوو کە ئێوەش قسەی لەسەر بکەن. کاک ئەحمەد ئەم مانگرتنە لەم بارودۆخە مێژووی کۆمەڵاتی کە ئێستادا کە ئەگەر چاوی لێ بکەین چ گرنگیەکی هەیەوە دەبێت بەڵای ئێوە چی بکرێت چەندە کار بکرێت بۆی کە کۆماری ئیسلامی ئاوا ڕاحەت نەتوانێت دەست بەرێ بۆ جنایەتیەوە هەرو کارانە بگرێت کە ئێستا خەریکین دەیکەین ئەوەی کە چەند ڕۆژە کراوە و من خۆشببینم بەوەی کە پێم وایە دەبێت ئامادە بین کە سبەینە بەیانی پیرۆزبایی سبەینی ئێوارە پیرۆزبایی بکەین لە خەڵکی کوردستان بۆ سەرکەوتنیان جارێکی دیکە بەسەر کۆماری ئیسلامیدا ئەو ڕژیمە پێناسەکەی ئەوەیە عنی پێناسە ئەو ڕژیمە کوشت و بڕ و قەتڵ و عام و ئەعدام و سەرکوتە پێکمان وایە ڕۆژ بە ڕۆژیش ئەوەی هەر پەرە پێداوە کەمیا زۆر هەر وەختیشی مەجای بووە بەتابێت ئەو سەردەمەش کە لە هەموو لایەکەوە ئەژنۆی شکاوە نی لە دەرەوەی سنوورەکان ماوەتەوە پشتیشی بشکێک لە ناوەوە کە هیوادارم ئەو نەوع شۆڕشانە ئەوەشی بەنەتیجە بگەێنێ دوور نییە ئەو ڕۆژە بۆیە خەڵکی کوردستان ئامادەگی تەواویان هەیە ئەگەر چی حتمما کێشە و مشاکلیش هەیە مثلەن فشار دەکەوێتە سەر خەڵکی پێکار و زەحمەتکێش و دەرامەد وها خەباتێک بەڵام واقعاً ئەرزشی هەیە یعنی نەجاتدانی ژیانی ئینسانەکان نەجاتدانی گیانی دوژنی فداکار دوژنی مبارز خەباتکار غیرەس خۆشەویستی بۆ خەڵکی کوردستان و ژیان خەهانی ژیان و خەهانی ئازادی هیچی دیکە لە پەروەندەیاندا نییە کەوا بێ ئەرزشی خۆی هەیە کە خەڵکی کوردستان بە هەموو توانایانەوە سبەینیش ئەو ڕۆژە وەکو هەموو مانگرتنەکانی دیکە بشکۆداری بڕێکن لە ماڵەوە بمێننەوە نەسنە سەر کار و فعالیت ڕۆژانەیان و بەم شێوەیە کۆماری ئیسلامی جاریشی دیکە بە چۆک دابێن وی پێش بگرین بەوەی کە لەوە زیاتر نەتوانێت ڕۆڵەکانی خەڵکی کوردستان و هەموو خەڵکی ئێران بەم شێوە ئینسانانە بۆ جۆرە لە سێدارەدا هەڵواسیە و لەناو ببە. زۆر باشە وەکو دوایین پرسیار کاک ئەحمەد ئەو لایەن و کەساتیانی کە یەکدەنگ و یەک هەڵوێست هاتوونەتە پشت ئەم بانگەوازەی کە دەرکراوە بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەمە لە کوردستان بەڕایەوە چ پەیامێکی تایە؟ پەیامێک کە لەو هاودەنجێدایە ئەوەیە کە نیشان دەدا خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و فعالینی سیاسی لە دەرەوە و ناوەوە هەرچی دێ زیاتر لێک نزیک دەبن زیاتر لێک دەگەن و بەوە دەگەن کە ئەو ڕژیمە
تەنیا ڕێگای ڕوخاندنی و لە گۆڕنانی ئەو اتحاد و بەیەکەوە کارکردن و لێک نزیک بوونەوەیە. ئەگەر چیم لە پێشدا باسم کرد تەفاوتی سیاسی هەیە، جگەی خۆشێتی جگای ڕێزیشە، ئەم خەڵکە هەمووی نە یەک شعاری هەیە، نە یەک ئیدۆلۆژی پەیڕەو دەکات، نە یەک باوەڕیان هەیە، بەڵام لە یەک شتدا هاودەنگین، لە یەک شتدا تەوافقمان هەیە، ئەویش لە ناوبردننی ئەو ڕژیمەیە کە ساڵەهایە خەریکە دامان دەپەلۆسێ قەتڵعاممان دەکا و لە ناومان دەبە. ئەوە پێمان دەڵێ کە دەبێ لەو پێناوەدا لێک نزیکتر بین، یەکگرتووتر بین. هێشتاش ئەگەرچی بەشی زۆر بەشی بەرچاوی هێزە سیاسیەکانی خەڵکی کوردستان یەکدەنگ فراخانیان داوە و خەڵکی کوردستان بۆ خۆیان ینی پێشقەدەم بوون لەوەی کە ئێمە ئەو کارە بکەین، بەڵام بەشێکی دیکە لە هێزە سیاسیەکانی کوردستان یا هێزە سەراسەریەکانیش هێشتا ماوەکە ئەگەرچی ئەوانیش غەیری مستەقیم هەر پەیوەندن ینی هاودەنگن لەگەڵ ئەو مانگرتنەوەوانیش کاری خۆیان دەکەن، بەڵام نەتوانراوە کە هەمویان وەسەرێک خێوەکو ئەو بەشە لە هێزە سیاسیەکان کە لە کوردستان ئەو فراخانیانداوە. هیوادارم ئەوەش لە داهاتوودا بۆ جاری داهاتوو بۆ جاری ئایندە، چونکی جار لە جارێ باشتر ینی بەهێزتر هاتووینە مەیدان و ئەو بەهێز هاتنە مەیدانە نیشان دەدا کە جار بە جارێش جمهوری ئیسلامی پتر دەتوانین پاشەکشە پێ بکەین. ئەوەی کە مەسەلەن جاران جەنایەتەکەیان دەکرد جامانمان دەگرت، جا احترازمان دەکرد، ئەوەی کە ئێستا پێش جەنایەتەکە وەخۆکەوتوین، پێش جەنایەتەکە دەمانەوێت بەری پێ بگرین، ئەوە هەنگاوێکی گرینگە کە منزورمەوەی بڵێم جار بۆ جارێ ئێمەش شارەزاتر و ژیرانەتر بۆ مەوزوعەکە دەچین. هەر بەو هیوایە کە بەیانی شاهیدی سەرکەوتنی گەورە بین لە کوردستان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد ساڵحی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. سپاس بۆ شاریتان. سپاس بۆ ئێوەش. ئازیزان هەورانم لە وتاق فەرمان تراکتێکیان ئامادە کردووە، بچینەم تراکتە بینین دواتر دێنەوە میوانێکی تریشمان لەگەڵ دەبێت. فەرموو. خەڵکی خەباتکاری کوردستان بەیانی چوارشەمە سێ ڕێبەندان ڕۆژی یەکگرتن و خۆڕاگری خەڵکی کوردستانە. ئەو ڕۆژەیە کە دژ بە سیاسەتە سەرکوتگەراکان و دژە مرۆیەکانی کۆماری ئیسلامی دەنگمان بەرزەکەینەوە. بەمانگرتنی گەشتی خەڵکی کوردستان دژ بە لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەخشان عەزیزی، وریشە مرادی، ناڕەزایەتی خۆمان دەرئەبڕین و یەکگرتووی خۆمان لەگەڵ بەندکراوانی سیاسی نیشانی هەمووان ئەدەین. دوکانێکی داخراو، شەقامێکی چۆڵ و دەنگێکی دامرکاو بەڵگەیە لە خۆڕاگری ئێمە دژ بە زوڵمە. بەیانی کوردستان بە هەموو جیهان نیشان ئەدات کە ڕۆحی ئازادی خوازی خەڵک بە هیچ زوڵمێک لەناو ناچێت. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی پەیامێک ڕوو بە خەڵکی سەربەرز و شۆڕژگەڕی کوردستان. بەیانی ڕۆژی چوارشەمە سێ ڕێبەندان، ئەو ڕۆژەیە کە دەنگی ناڕەزایەتی خەڵکی شۆڕژگێڕی کوردستان دژ بە زوڵم و ناعەداڵەتی دەنگەداتەوە و کوردستان بە یەکگرتووی و خۆڕاگری خۆیەوە نیشانەدات کە لە بەرامبەر سەرکوت سێدارە و سیاسەتە دژە مرۆیەکان بێدەنگ ڕاناوەسێت. مانگرتنی گشتی بەیانی نەک تەنیا جوڵانەوەیەکی مەدەنیە، بەڵکو هاوارێکە دژ بە لە سێدارەدانی بەخشان عەزیزی و وریشە مرادی کە ڕۆڵەکانی ئەم نیشتمانەن و هاوکات یەکگرتوویەکە لەگەڵ ئەو بەندکراوە سیاسیانەی کە گیانیان دیلی ناعەداڵەتیە. بەشداربوونی ئێوە خەڵکی بە شەرەف و بەڕێزی کوردستان پەیامێکی ڕوون بە هەموو جیهانەدات. کوردستان یەکگرتووە، زیندووە و هیچ کات کۆڵ نادات. لە ڕێگەی ڕاگرتنی چەرخی ژیانی ڕۆژانە و چۆڵکردنی بازاڕەکان و شەقامەکان پەیامی نا بۆ سێدارە
نا بۆ سەرکەوت و ئەرێ بۆ ئازادی و عەداڵەت بە هەموو جیهان دەگەێنین. کوردستانی عزیز بەیانی ڕۆژی یەکگرتنی ئێمەیە بۆ ژن، بۆ ژیان، بۆ ئازادی. سپاس بۆ هاوڕانی هاوکارم بۆ ئەم زەحمەتانی کە لە پشت کامێراوە دەیکێشن. جێگەی سپاس و پێزانینە من هەموو جارێکە دێڵم چون واقعان ماندوو دەبن هەم ئەوان هەم هاوڕانی بەشی مونتاژ. لێرە دووبارە دەستخۆشیان لێ دەکەم. دوو پام دەخێنمەوە دواتر دەچینە لای میوانی بەڕێزمان. شەوگار لە کەڵاتەرزان نووسیوێتی سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش، ماندوو نەبن، دەستان خۆش بێت. منیش بە نۆبەی خۆم پشتیوانی لە وریشە مرادی و پەخشان عەزیزی دەکەم و دژ بەم سزانە مرۆڤانەیە ڕادەوەستم و بەیانی کوردستان یەکدەنگ مان دەکرێت. سپاس بۆ شەوگار لە کەڵاتەرزان. شەهێن لە بۆکانەوە نووسێتی سڵاوتان لەبێت و دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بەرنامەکەتان و هەروە سپاس بۆ هەموو حیزبەکان بە تایبەت کۆمەڵە. زۆر جێگەی دڵخۆشیە کە هەموو حیزبەکان لەم کاتەدا یەکگرتووانە بانگەوازێکی هاوبەشیان دەرکرد. ئێمەش خەڵکی بۆکان بە دڵنیاییەوە جواب دەدەینەوە بەم بانگەوازە. بڕوخی کۆماری ئیسلامی. سپاس بۆ شەینی ئازیزدا شاری بۆکان. سپاس بۆ هەموو ئەو ئازیزانی کە پامیان ناربووە بۆ ئێمە زۆر جێگەی دڵخۆشیە و ورەمان پێدەدات. دەچینە لای میوانی بەڕێزمان کاگ ئاکۆ ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵدایە لەم بەشەدا. کاگا کۆم کاتت باش، زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت. زۆر سپاس بۆەوە هاوڕێ ئەمیر، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزتان. زۆر سپاس دەکەم کاگ ئاکۆ. ئێمە ئەمڕۆ زۆرمان باس لە گرنگی ئەم بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکراوە بۆ ڕۆژی چوارشەمە و کاریگەریەکانی. پێش بەڕێزیشتان کاگ ئەحمەد لەگەڵمان بوو، کاگ ئەحمەد ساڵحی کە بۆ خۆشی لەم کۆبوونەوەدا بەشدار بوو لە ئەم کۆدەنگیە قسەی بۆ کردین. زۆر جێگەی خۆشحاڵیە کە هەموو حیزبەکان ئەم دەفعەیە بەشدارن. پێم باشم پرسیارش دەبەڕێستان بکەم ئەم کۆدەنگیە چەندە گرینگە و ئایا ئەمە هەنگاوی ئەوەڵە پێتان وایە پلانی زیاتریان هەبێ و هاوکاری زیاتر هەبێت؟ دەتوان لەسەر مەقسەمان بکەن؟ بەڵێ هاوڕێ ئەمیر، گرنگی کۆدەنگی لایەنە سیاسیەکان پێویستیەکی هەمیشەیی بووە لە جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و زۆر جار پەرتەوازەیی و شپەرزەیی و نایەک بوون زربەی ئێژگار کاریگەری داوە لە جوڵانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان. بۆیە کە ئەم پێویستیە نەک بۆ ئەمڕۆ نەک بۆ دوێکە بۆ داهاتوش زۆر پێویستە. بەڵام لەم دەورە تایبەتمەندی خۆی هەیە. تایبەتمەندیەکانی گرێدراوە بە بارودۆخێک کە ئێستا کۆماری ئیسلامی تایەتی. ئەگەر ئیجازە بدەن بە کورتی باسێکی لێ بکەم، ئێژەوەیە کە کۆماری ئیسلامی لە قەیرانێکی سیاسی، ئابووری، ئەمنیەتی و کۆمەڵایەتی گیرۆدەیە و هیچ ڕێگایەکی بۆ چارەسەربوونی ئەم قەیرانانە لەبەردەست نییە. لە ماجرای 7 ئۆکتۆبری ساڵی 1401 پارەوە لە تقریبا 16 مانگ پێش ئێستاوە کە شەڕی ئیسرائیل و حەماس دەستی پێکرد، لە ئاکامی ئەو شەڕە زۆر یەک لە پرۆکسیەکانی سەر بە کۆماری ئیسلامی لەوانە حەماس، حیزبوڵای لوبنان تا لێواری لەبین چوون ڕۆشتون، یعنی زەعیف بوون بە معنایەک. لە هەمووی ئەوانە گرنگتر حکوومەتی دۆست و هاوکاری نزیکی کۆماری ئیسلامی لە حکوومەتی بەشار ئەسەد تیاچووە. بە شێوازێک دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە تا پێش لەوە قەدەر قودرەتێکی ناوچەکە بوو
و حکومڕانیە کرد تەنانەت لە عەرەبستان و لە عێراق و لە تورکیەش زیاتر منشەی ئەسەر بوو لە ناو خاوەرمیانە لە ڕێگای بۆ بەرەو پێشوونی باوەڕەکانی خۆی بۆ بەرەو پێشوونی مەساڵحی خۆی ئێستا لە ئەوژی زعفی خۆیەتی لە ناوچەکە لەباری کۆمەڵایەتیەوانێ ڕۆژانە لەگەڵ اعترازاتی جەماوەری بەرەو بووە جواب بە داخوازیەکانی لەوانە ژنان خوێندکاران و سەرەتاییترین مافەڕەواکانی خەڵک بۆ چکۆلەترین ئازادی لاوانی ئەو وڵاتە ناتوانێت بداتەوانێت لەباری ئابووری ڕۆژ نییە خانەنشینان پەرستاران خوێندکاران بەشە جوراوجۆرەکانی پیشەیی ناو ئێرانە مان نەگرن ئاعتصاب نەکەن داوای مافەکانی خۆیان و داوای حقوقی دواکەوتوی خۆیان نەکەن هەموو کەسێک پێی وایە ئەوەی کە تۆزێک تاقیبی مەسایلی ناو ئێران بکات ئێران لە لێواری داڕمانایە لە لێواری ڕووخاندایە بە ئەبزارەکانی سەرکوب و سەرکوت و زیندانی کردن و بە دوواداچوونی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و هەڕەشە و تهدید لە کۆمەڵانی خەڵک تا ئێستا خۆی ڕاگرتووە بۆیە کۆدەنگی لایەنە سیاسیەکان بۆ ئەگەری ئاڵ و گۆڕەکان لە داهاتووە و بە تایبەتی لە کوردستان زەرورەتێکی زۆر زۆر پێویست و هەنووکەیە کە بەخۆشیەوە ئەلم دەورەداوە بە تایبەت بۆ ڕێخستنی ئەم ئاعترازە مەدەنیە دژ بە حکمی ناڕەوای ئیعدامی پەخشانی عەزیزی و وەری شەمورات بەڵێ هاتە ئاراوە و هیوادارم ئەمە هەنگاوێک بێت کە درێژەی پێ بدرێت هەتاکوونێ هەموو ئامانجەکانمان بە تایبەتی لە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان دەگەین زۆر باشە کاک ئاکۆیەوە زۆر باش لە تای وەزعەتی ئێران هەرچەند بە کورتی بوو بە دروستی باستان کرد هەموو شکستەکانی ڕوو بە دەرەوەی سیاسەتەکانی ڕوو بە دەرەوەی شکستی هێناوە لە ناو خۆشتان زۆر بە باشی ئاماژتان پێدا ئەگە ئێمە بمانێ پێناسەیەکی کورد لە کۆماری ئیسلامی بکەین ینی کە دەڵی کۆماری ئیسلامی ینی جەنایەت کوشت و کوشتار و گرتن ینی ئێعدام و کۆماری ئیسلامی ئاوەڵدوانەی یەکن بەڵام ئەگەر ئێستا خۆتان سەرنجتاندا بێت سزای سێدارە زیاتر بۆ ژنانیش ئێستا زۆرتر بەرچاو بووە بۆچی کۆماری ئیسلامی ئاوا دەکات ئایا پێتان وایە تۆڵەی بزوتنەوەی ژینا دەکات یا ترسی ڕوخانی لە دڵدایە هەردووکیان هەم تۆڵەی بزوتنەوەی ژینایە هەم ئەو نەگەر دڵە ڕاوکێیە کە لە ڕوخانی خۆی هێت لە دوای بزوتنەوەی ژیان ئازادی لە دوای هاتنە مەیدانی ژنان هێشتا ژنان لە مەیدانان و زۆر کەس لەوانەی کە وتم تاقیبی مەسایلی سیاسی لە ئێرانەکەن ئارەزوو ئاواتیانەوەیە کە کۆماری ئیسلامی بڕۆبخێت و کۆمەڵانی خەڵک لەم نەکبەتی ڕزگاریان بێت هیوای گەورەیان بەستووە بە بزوتنەوەی ژنانەوە بزوتنەوەیەک کە بە مەرگی ناجوان مێرانەی ژینای ئەمینی دەستی پێکرد هەتا ئێستاش درێژەی هەیە لەسەر شەقام لاوانی بە تایبەت کچانی ئەو کۆمەڵگایە چیتر حیجابی ئیجباری قبول ناکەن و هەموو ئایدۆلۆژیا و هەموو دەسەڵاتی سەرکوب و سەرکوتی هەموو دەم و دەستگای وحشەتی ئەو دەسەڵاتەی خستۆتە ژێر پرسیار حجابەکان لابن جوابینایان پێدەنەوە ڕۆژانە لە خەباتی مەدەنی لە خەباتی لە نافرمانیەکی مەدەنین بەرامبەر بە کۆماری ئیسلامی لەسەر شەقام بۆیەکە کۆماری ئیسلامی و دەم و دەستگای ئەوەندەی لە جوڵانەوەی ژنانە ترسێت ئەوەندەی لە لاوانی تینوی ئازادی لە ناوێرانە ترسێت لەوانەیە ئەوەندە لە زلهێزەکان کە بەناو لە دژی ئەون کە بەناو هەڕەشەی نظامیەکەن کە بەناو لە ڕقابەتی سەرمایەدارانەی خۆیانان لە ئاسی دنیادا ئەوەندە حساب بۆ ئەوان نەکات ئەوەندەی نیگەرانی لە جوڵانەوەی ژنان لەسەر شەقام هەیە بۆیە کە بەشێکی ئەوەیە کە لەو جوڵانەوانە هەم تۆڵەی جوڵانەوەی ژیان ئازادیەکە و هەم لە نیگەرانی بۆ پەرەسەندنی دووبارە و سەرهەڵدانێکی هاوشێوەیە کە هینی ژیان ئازادی بەشێکیشی ئەو واقعیەتەیە کە لە وەڵام بە پرسیارە وەڵاوت لە لێواری داڕمانە بە قەولی زۆر یەک لە
بە زمانی عامیانە پاڵێکی ئەوێت ئەم پاڵە لەوانەیە جوڵانەوەی ژنان پێوەی بنێت بە کۆماری ئیسلامیەوە بۆیە کە زۆر نەگەرانە جاران کەمتر یا بە دەرەجاتێک زۆر کەم بە دەستی ئەچوە ناو ئیعدامی بەتایبەت ژنانەوە ژنانی لە حکومهای درازمەدەتی زیندانەوە لە سەنگسارەوە هەبووە بەڵام زیاتر لەسەر کێشە کۆمەڵایەتەکان بوو ڕاحەتتر دەستی چوەتە ئیعدامی پیاوان بەڵام ئەم دەورە زیاترین زەخت و فشاری بۆ سەر ژنانی ناو کۆمەلگای ئێران و کوردستان و بە تایبەت حکمی ئیعدام و ئاوا بە ڕاشکاوانە سناریۆ بۆ دروست دەکات هەر جەهەتی ئیتلاعی خۆتان ئەمڕۆ لە ناو کاناڵەکانی سەر بە کۆماری ئیسلامی حتمما خۆشتان بینیتانە بۆ یەکەمەوەی کە جارێکی تر سناریۆکان کە بۆ پەخشانی عزیزی وریشەی مرادی دروست بووەوە ئەمانە بە چوونە ناو ئێران بۆ فعالیەتای چەکداری لە قەڵەمەدەن و یانەوێ بە شێوەیەک تەوجیهی بکەن ئەو حکومە ناڕەوایی کە دژ بەوان سادر بووە لەلایەن دیوانی عالی کشوەرەوە هەمیش بە شێوەیەک نیگەرانی لای خەڵک دروست دەکەن کە بەیانی پێوەست نەبن بە مانگرتنەکان بەڕاستنی نووسراوەیان لەسەر دەرکردووە و ئەم خەباتە مەدەنیە نیگەرانیەکی ئەژگار زۆری لای کۆماری ئیسلامی دروست کرد ئەوە هەمووی نیشانەی زەعفی دەسەڵاتە هەمووی نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەرەو هەڵدێری لە ناوچوو نەڕات زۆر باشە کاگا کۆوەکو دوایین پرسیار ئەم یەکدەنگی و یەک هەڵوێستیەی هەموو ئەو کەسانە و ئەو لایەنانەی کە هاتوونەتە پشت ئەم بانگەوازە کە بۆ مانگرتنی ڕۆژی چوارشەمبە دەرکراوە بەڕای ئێوە چ پامێکی تێدایە بۆ جەماوەر و چ پامێکی تێدایە بۆ دەسەڵات بۆ جەماوەر دووبارە بوونەوەی ئەو پەیامەیە کە لە شۆڕەشی ژنجیان ئازادی درا ئەوژەوەیە شۆڕەشێک کە جەرەقەکەی لە گۆڕستانی ئایچی شاری سەقز لێبرا دروشمەکانی نوعی بەرخودانەکانی شێوازی مقاومەت و بەرخودانەکانی بووە هێما و سمبول بۆ ئاستی سەراسەری لە ئێران و زۆریەک لە لاوانی شارە جۆرا و جۆرەکانی ئێران بۆ مقاومەتە پێوەست بوون تەحسینیان کرد و بۆ هێما بۆیان تەنانەت سنوورەکانی ئێرانیشی تێپەڕاند جارێکی تر ئەو پەیامە دەدات بە جەماوەری خەڵک لە ئێران و لە کوردستان کە کوردستان بە معنای واقعی و لە پراکتیک و لە عملە سەنگەری مقاومەتە کوردستان دەتوانێت هێمایەک بێت ممارسەی نوعێک لە مبارزە دژ بە کۆماری ئیسلامی بێت سمبولێک بێت بۆ باقی جەماوەری خەڵک لە ئێران بۆ باقی جەماوەری ناڕازی خەڵک لە ئێران دژ بە کۆماری ئیسلامی پامیشی بۆ دەسەڵات بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوەیە کە ئەم جۆغرافیا ناتوانێت بەستەم خوو بگرێ ناتوانێت ئیعدامی جگەرگۆشەکان و لاوانی ببینێت هەڵوێست وەرنەگرێت ناتوانێت چاولێکەرێکی بێخەیاڵ بێت کە دەست بە کڵاوەکەی خۆیەوە بگرێت و ڕۆژانە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی ببینێت و بەرچاوی خۆی و پشتگوێی خۆی بخات و لە بەرامبەری هەڵوێست وەرنەگرێت بێدەنگ نابێت لە مقابلی ئەبزارەکانی سەرکوب و سەرکوتی سیستماتیکی کۆماری ئیسلامی بەرامبەر بە کوردستانی داگیرکراوە بۆیەکە پەیامی بۆ دەسەڵات پەیام ئەگەر چی خەباتەکە مەدەنیە ئەگەر چی خەباتەکە جێگەی پشتیوانیە لە ئاستی ئەفکاری عمومی و لە دنیاە و جێگەین بەڵام ئەم پەیامە گرنگەی بۆ دەسەڵاتیە و بەشێکی نگەرانی دەسەڵات نگەرانی کۆماری ئیسلامی نە لە داخستنی دوکان و بازارەکانە نە لەوەی پێی وایە کە زەربەیەکی اقتصادی عەجیب و غەریب بخوات بەڵکو لەو پەیامە گرنگەیە کە لە ناوەرۆکی یەکدەنگیەکەیە هەیە کە لە ناوەرۆکی سەفی متحیدی خەڵکی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی هەیە ئەمە ئەساسی پەیامەکەیە کە بۆ کۆماری ئیسلامیە ئەم جوغرافیا گوێ لەلایەنە سیاسیەکان یەگرێت کۆماری ئیسلامی بە هەموو دام و دەستگای تەبلیغی خۆیەوە بە هەموو ئیعلامەکانیەوە ناتوانێت کەلێم بخاتە نێوان لایەنە سیاسیەکان و خەڵکی شۆڕژێر لە کوردستان هێشتا ئەم جوغرافیای گوێ لە حیزبەکانی خۆیان نەگرن بەدەم بانگەوازەکانیانەوە چن و بەدەم بانگەوازەکانیانەوە متحدە بن بۆیە کە کۆماری ئیسلامی لەمەژ نیگەرانە کە بەیانی جارێکی تر
کۆمەڵانی خەڵک بەدەم بانگەوازی لایەنە سیاسیەکان بچۆن. ئەمە لە ئێمە داخوازی لە ئێمە ئەوەیە شتێک ڕوبەڕووی ئێمە ئەکاتەوە پەیامێکی گرنگی بۆ ئێمەش پێ ئەوژەوەیە کە ئێمە زیاتر لە جاران ضرورەتی یەکڕێزی و هاوپشتی خۆمان بە هەموو جیاوازیەکانمانەوە بە هەموو اختلاف نەزەرەکانمانەوە بە هەموو ئەو اختلافاتانەی کە لە بواری بەرنامە و ئەوە هەمانە بێ یەکڕیز بین یەکدەنگ بین خواستەکانمان بخێنە پاڵ یەک و خواستە بەرحەق و ڕەواکانی خەڵکی کوردستان یەکدەنگ مەترح بکەین. ئەم پەیامەشی پێ گرنگەشی پێیە بۆ ئێمە و هیوادارین ئەوەی کە لەسەرشانی ئێمەیە ئەوەی کە ئەرک و وەزیفەی ئێمەیە بەدەم ئەو پەیامە گرنگەی کۆمەڵانی خەڵک لە کوردستانەوە بچین. زۆر زۆر سپاس دەکەین کاک ئاکۆ ئەنوەری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەکە بەشداریتان کرد. سپاس بۆ ئێوە و ماندوونە. زۆر سپاس. ئازیزان من جارێکی تر سپاسی هەموو ئەو ئازیزانە دەکەم شەوگار لە کەڵاتەرزان شەهێن لە بۆکان ڕامتین لە شاری سنا ئەڤین لە مەریوان و کاک لوقمان لە شاری سەقس بینەرێکشمان هەڵبەت پامێکی تری نردووە بەڵێ نووسێتی لە پاوە سێتی سلااو و ڕێز بە دڵنیاییەوە پاوەش مان دەگرێت. زۆر سپاس ئەم بینەرەشمان ناوێنە نووسی بەڵام لە پاوە بوو. سپاس بۆ هەمووتان دەستخۆشیتان لە دەکەین و زۆر زۆرجێی دڵخۆشیە بۆ ئێمە کە ئاوا پامەکانتان دەبین. پامێکی تری شاتووە داوای لێبوردن دەکەم باویش بخێنمەوە. سلااو و ڕێز زۆر سلااو و ڕێزێکی زۆر بۆ کۆمەڵەتی و هەموو هاوڕێیانی کۆمەڵە. ئێمەش ژمارەیەک لە لاوانی شاریبانە کە لە بازار و کارگە و شوێنە پیشەیەکان کار دەکەین بەم مانگرستنەوە پەیوەستە بین و هاودەنگ لەگەڵ هەموو خەڵکی کوردستان دژی سزای ئەعدام و سەرکوتی کۆماری ئیسلامی دەکەین. زۆر سپاس لەم بەڕێزش لە شاریبانەوە. ئازیزان و خۆشەویستان ئێستا هاوڕیانمان لە وتاق فەرمان دووبارە ئەم بانگەوازی هاوبەشە پێشکەش بێ ئەوەی ئازیز دەکرێتەوە و هەڵبەت کاتی من لە خزمەتان مەرەخەز دەبم ئەگەر هەڵانەکەم سعات حوت بە کاتی باشوور و حوتونی بە کاتی ڕۆژهەڵات دووبارە ڕاستەوخۆ دێنەوە خزمەتان. فەرمون چن بۆ بانگەوازەکە کە هاوڕێنمان لە وتاق فەرمان ئامادەیان کردوە ببینن. گەلەکان. ڕاگەیاندنی هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مانگرتنی گشتی لە ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندانی 1403 هەتاویدا. کۆمەڵانی خەڵکی ئازادی خوازی کوردستان لە بارودۆخێکدا کە گرانی و بێکاری و نەداری و دەیان کێشە و گرفتی ئابووری خزمەت گوزاری و نەبوونی هەر چەشنە ئازادیەکی سیاسی بەربینگیان بە کۆمەلگای کوردستان و ئێران گرتووە ڕژیمی ئێران لە بری وەڵامدانەوە بەویست و داخوازیەکانی جەماوەر شمشێری لە دژی زیندانیانی سیاسی لە ڕوو بەستووە و حکمی لە سێدارەدانی بۆ دەیان تێکۆشەری سیاسی لە کوردستان و سەراسەری ئێران دەرکردووە. لەم پەیوەندیەدا و بەتایبەت بەهۆی مەترسی لە سێدارەدرانی پەخشان عەزیزی و ریشە مرادی پێویستە هەنگاوی خێرا و بەپەلە هەڵگیردرێت لە پێنا و ڕزگارکردنیان لە پەتی سێدارە. یەکێک لەم هەنگاوانەش بریتیە لە بەڕێوەچوونی مانگرتنێکی گشتی لە کوردستان. مانگرتنی گشتی و جەماوەری لە کوردستان بەردەوام وەک ڕێکارێکی بەرەنگاری مەدەنی لە کاتە هەستیارەکاندا بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگەی پێشکەوتووی کوردستاندا. ئەمڕۆ کە لە بەردەم یەکێک لەو کاتە مێژوویانەداین پێویستە ئیرادەی جەماوەری لە بزوتنەوەیەکی شایستەدا خۆی نیشان بداتەوە بۆ ئەوەی پێش بە تراژدیایەکی دیکە بگرێت و گیانی کۆمەڵێک مرۆڤ کە هیچ کردارێکیان جگە لە خۆشەویستی خەڵک و خەبات لە پێنا و ئازادی و یەکسانیدا نەبووە لە پەتی سێدارە ڕزگار بکات. بێگومان ئەو یەکگرتوویەی جەماوەر کە لە شێوازێکی مەدەنی و ئاشتیانەدا خۆی دەنوێنێت دەتوانێت جارێکی دیکە هەروەک چۆن لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا کوردستان خاوەنی پەیامی خەبات و خۆڕاگری بۆ هەموو کۆمەڵانی خەڵک لە سەرتاسەری ئێران بوو دووپات ببێتەوە.
ئەم حرەکەتە لە هەمان کاتدا بەدەنگەوە هاتنێکە بۆ ئەو زیندانیە سیاسیە تێکۆشەرانەی هەموو ڕۆژانی سێشەمەیەک لە زیاتر لە 30 زیندانیەران بە مانگرتنی بوێرانەی خۆیان درشتمی نابۆ لە سێدارەدان بەرز دەکەنەوە. ئێمە و ئەوە حیزب و لایەنە سیاسیانەی کە ناومان لەم ڕاگەیەندراوە هاوبەشەدا هاتووە داوا لە هەموو جەماوەری تێکۆشەری کوردستان دەکەین کە ڕۆژی چوارشەممە 3 مانگی ڕێبەندان لە هەموو کوردستان لە مانگرتنێکی گشتی لە دژی حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان بەشدار بن و هەروەها سەرجەم ناوەندەکانی کار بازاڕ و خوێندن دابخێن. بەم جۆرە هێزی یەکگرتووی جەماوەر لە پێناو دابینبوونی ئامانجی سیاسی و ئینسانی خێرادا نیشان بدرێتەوە. ئەم هەنگاوە پێشگیرانەیە دەرفەتێکە بۆ ڕزگارکردنی گیانی مرۆڤەکان و لە هەمان کاتدا ڕێگریکردنێکە لە تازیەباربوونی زیاتری بنەماڵەکان. با جارێکی دیکە نیشانی بدەینەوە کە کوردستان لە بەرامبەر هەر حکم گەلێکی نامرۆڤانەدا بێدەنگ نابێ و هەڵوێستی دەبێت. بژی یەکگرتووی و یەکدەنگی جەماوەری لە کوردستان ڕێکەوتی 30 بەفرامباری 1403 هەتاوی بەرامبەر بە ژانڤیەی 2025 زاینی. پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک، کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستان ئێران، حیزبی دێموکراتی کوردستان ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران. کوردستان وشیار و لەسەر پێیان ڕاوەستاوە. ڕۆژی چوارشەممە 3 ڕێبەندان ئەو ڕۆژەیە کە ئێمە خەڵکی کوردستان بە دەنگێکی یەکگرت و ڕایەگەێنین کە حکمی لە سێدارەدانی ڕۆڵەکانمان پەخشان عەزیزی و ریشە مرادی جەنایەتێکە کە هیچ کات لەبیر ناچێتەوە. مانگرتنی گشتی پەیامی خۆڕاگری و یەکانگیری ئێمەیە. بە چۆڵکردنی شەقامەکان و داخستنی بازاڕەکان نیشانی هەمووانە دەین کە بە زوڵم و سەرکوت ئیرادەی ئێمە ناشێت. خەڵکی تێکۆشەری کوردستان ڕۆژی چوارشەممە ئەو ڕۆژەیە کە هەموو جیهان دەنگی